ئەو کاتتان باش بەڕێزان. زۆر باشە. ئێستا برادرانی ئەکادیمیا خەریکن، برادرانی تر ڕێگە دەدەن بێنە ناو میتینگەکە، بێنە ناو سمینارەکە. ساعت 7 ئەمە لە کاتی خۆمان دەست پێ دەکەین. سپاس بۆ هەموو ئەوانەی کە ناوی خۆیان تۆمار کردبوو، حەزیان کرد لەگەڵمان بەشدار بن لە سیمینارێک بە ناونیشانی وەرگێڕانی ژێرنووس کە ئێستا لە دنیای سەردەم و لە زۆربەی کلتورەکاندا گرنگی زۆری پێدەدرێ، بەڵام ڕەنگە لە سەرەتاوە بڵێن بەداخەوە تا ئێستا وەکو بابەتێکی تازە و لاوەکی سیر دەکرێ و زۆر گرنگی و بایەخی پێنادرێت. بۆیە پێمان باش بوو وەکو ئەکادیمیای مێگەماین دەستپێکی سیمیناری هەفتانەمان بە وەرگێڕانی ژێرنووس بێ کە پێمان وایە بەڕاستی پێویستە گرنگی و بایەخی زیاتری پێ بدرێ، هەروەها بە جددیتر کار لەسەر ئەو کەسانە بکرێ کە بەرپرسن لە ژێرنووسکردنی دۆکیمنتاری و فیلم و یان هەر ڤیدیۆ و کلیپێکی تر. بۆیە پێمان وا بوو دەستپێک ئەو سیمینارە بۆ هەمووان سوودی دەبێت. بەپێی ئەو ئامارەی کە لەبەردەستە، خەڵکێکی زۆر ناوی خۆی نووسیوە، نزیکەی 144 کەس ناوی خۆی نووسیوە. هەندێک لەوانە ڕەنگە ئەزمموی وەرگێڕانیان هەیە، هەندێکی ترنیانە، بۆیە هەوڵ دەدەین لە سەرەتاوە هەندێک بە هێواشی و لەسەرخۆ دەست پێ بکەین، دوای ئەوە لە کۆتاییەکەش زیاتر گرنگی بە تەکنیکەکانی ژێرنووسکردن و ئەو تایبەتمەندیانەی کە گرنگە ڕەچاو بکرێن لە کاتی ژێرنووسکردندا. سیمینارەکەمان بۆ خۆی کاتژمێرێک و نیوی بۆ دانراوە. هەوڵ دەدەم لە خلالی 50 خولەکێک تا 60 خولەکێک من قسە بکەم بەو سلایدانەی کە ئامادەم کردەوە بۆ ئێوەی بەڕێز. دوای ئەوە دەرگای پرسیار و پێشنیار و سەرنجەکانی ئێوەش دەکەینەوە. ئەگەر یەک لە پرسیارەکان پێویستی بە وەڵام بۆ منیش وەڵام دەدەمەوە بە سوپاسەوە. بەڵام دەمەوێت پێتان بڵێم کە ئەکادیمیای مێگەماین بڕیاری داوە هەفتانە بەلایەنی کەم ئێوارەی پێنجشەممە سیمینارێک پێشکەش بکە لەسەر بوارێک تایبەت بێ بە پەروەردە ڕاهێنان یان ڕاوێژکاری. بۆ ئەم هەفتەیە وەرگێڕانی ژێرنووسمان هەڵبژات. هەفتەی داهاتوو دواتر لە پۆستەکان و لە پێیجەکانی تایبەت بە ئەکادیمیا ئاشناتر دەبن بەو بەرنامانەی کە لە هەفتەکانی داهاتوودا جێبەجێیان دەکەین. هەوڵ دەدەم ئەوڕۆ باسێکی کورت لەسەر مێژووی وەرگێڕان بکەم، دوای ئەوە پێناسەیان چەند پێناسەیەکی وەرگێڕان دەخەینە ڕوو، پاشان جۆرەکانی وەرگێڕان باز دەکەین. ڕەنگە ئەگەر بە پەلەش بێ بەسەریدا بڕۆین، بەڵام وەکو دەستپێکێک بۆ باسکردنی سەبتایتڵ یان ژێرنووس پێویستە باس لە جۆرەکانی وەرگێڕانیش بکەین تاکو بزانین ژێرنووس دەچێتە بواری کامە جۆری وەرگێڕان. دوای ئەوە دێنێت بە تایبەتتر دێنە سەر وەرگێڕانی ژێرنووس. دوای ئەوە جۆرەکان و بوارەکانی ژێرنووس باز دەکەین، بزانین چی دەگرێتەوە، چەند جۆری هەیە وەکو وەرگێڕان، ئەویش جۆر و پۆلینکردنی تایبەت بەخۆی هەیە. دواتر باز لە تایبەتمەندیەکانی ژێرنووس دەکەین کە ڕەنگە کەسانێک ئاگاداری ئەو تایبەتمەندیانە نەبن، یان ئەگەر
ئاگاداریشی بن ئێمە شتێکی زیاتر بخەینە سەر ئەو زانیاریە کە پێشوو هەتانە. پاشان باس لە پرۆسەی ژێرنووسکردن دەکەین، ئایا هەنگاوەکانی چی دەگرێتەوە، ئەوە بە تێر و تەسەلی باس دەکەین. پاشان باس لە چەند کێشە و گرفتێک دەکەین کە لە کاتی ژێرنووسکردن ڕەنگە بێتە ڕێمان، دوای ئەوە چارەسەرەکانیش دەخەینە ڕوو. لە کۆتاییشدا هەندێک ئەنجام و هەندێک ڕاستپاردەمان ئامادە کردووە بۆ ئەوەی بە ئێوەی بەڕێزی بگەێنین و لە کۆتا سلایدیشمان چەند پرۆگرامێکی تایبەت بە ژێرنووسکردنمان بۆ ئامادەکردوون ناوەکانیان دەخەینە ڕۆ بۆ ئەوەی ئەگەر کەسێک بیاوێت دەست بە ژێرنووس بکە یان بیاوێ ئاشنایی زیاتر پەیدا بکە لەگەڵ ژێرنووس، ئەوە ئەو پرۆگرامانەی لەبەر دەست بێ و ئەو وەکو سەرچاوە بتوانێت سوودیان لێوەربگرێت. هەندێک زاراوە پێویستە ڕوون بکرێنەوە پێشەوەی من باسی ئەو بابەتە بکەم. دەمەوێت پێتان بڵێم کە من لەبەرەوەی بە کوردیە سیمینارەکە و زیاتریش زاراوە و دەستەواژەکان بە ئینگلیزیم بابزانین چیمان بەرامبەر چی بەکارهێناوە. بۆ وشەی وەرگێڕان بە هەردوو مانای ترانسلیشن لەگەڵ ترانسلیتینگ، چکە یەکێکیان خۆتان دەزانن جیاوازی هەیە لە ئینگلیزیەکە لە بینی ترانسلیشن لەگەڵ ترانسلیتینگ، کە یەکێکیان باس لە پرۆسەی وەرگێڕان دەکە، ئەوەی تر باسی لە پرۆدەکتی وەرگێڕان یاکو بەرهەمی وەرگێڕان دەکا، بەڵام ئێمە هەر وەرگێڕانمان بەکارهێناوە بۆ هەردووچیان. دوای ئەوە وشەی ئینتەرپریتیشن بە مانای وەرگێڕانی زارەکی نابەڕێزان بە مانای لێکدانەوە و تەفسیرکردن. من کەلیمەی ڕاوەکردن یان دەستەواژەی ڕاوەکردنم بەرامبەر ئینتەرپریتیشن بە مانای تەفسیر بەکاردێنم لەو سلایدانەی کە دادوو. پاشان بۆ سەبتایتڵ وشەی ژێرنووسمان هەیە، بۆ سەبتایتڵینگ وشەی دەستەواژەی ژێرنووسکردن بەکاردێنین کە بە مانای پرۆسەکە دێ. ئەو کەسەی کە سەبتایتڵ دەکا ناومان لێناوە ژێرنووسکار، ئەوەی کە ئیشی سەبتایتڵ دروستکردنە. هەروەها وشەیەکی تازەشمان داناوە بۆ وشەی ترانسکریپشن. ترانسکریپشن من پێی دەڵێم گۆنووسکردن، واتە نووسینی چۆنیەتی خوێندنەوە یان ئەوەی کە دەیبیستی بۆیە بە شانازیەوە دەڵێن ئەو وشەیە خۆمانە پێشتر بەکار نەهاتووە لەلایەن کەسانی ترەوە، بۆیە بۆ یەکەم جار لێرە تەرحی دەکەین ئەگەر کەسێکی شتێبینی هەبوو یان وشەی جوانتر هەبوو بۆ وشەی ترانسکریپشن بەرامبەرەکەی لە کوردی، ئێمە بە خۆشحاڵیەوە وەری دەگرین و دواتر بەکاری دێنینە. ئێستا ئەگەر سەرەتایەک باس لە مێژووی وەرگێڕان بکەین، خۆی ڕەچەڵەکی وشەی ترانسلیشن لە ئینگلیزی ئەسڵەکەی دەگەڕێتەوە بۆ وشەیەکی لاتینی کە لە دوو بەش پێک دێ، بەشێکیان ترانس، بەشەکەی تر لات ئۆ لیت. ترانس بە مانای ئەکرۆس یان پێیدا یان بە ڕێگەیەوە دەگوازرێتەوە، لیتیش بە مانای کاری ئۆر بیر یعنی هەڵگرتن. کەواتە ئەگەر وەرگێڕانێکی وشەیی بۆ وشەی ترانسلیشن بکەین دەبێتە گواستنەوە لە ڕێگەی، گواستنەوە بەهۆی. ئەو دەستەواژەی ترانس یان ئەو پێشگرەی ترانس ئەو مۆرفیمی ترانس لە سۆ شتی تر بەکاردێ وەکو ترانسپۆرت، ترانسفۆرم، ترانسفێر کە هەمووی بە مانای گواستنەوە دێت. دوو مستەڵەحی تر هەیە کە زۆر بەکاردێن، سۆرس لانگویج لەگەڵ تارگێت لانگویج، کە دەڵێن سۆرس لانگویج مەبەستمان و زمانی سەرچاوە، ئەو زمانەی کە لێەوە تەرجەمە دەکەین وەردەگێڕین. تارگێت لانگویج زمانی ئامانج، زمانی مەبەست، ئەو زمانەی کە بۆی تەرجمە دەکەین. سەبارەت بە مێژووی وەرگێڕان، مێژوویەکەی زۆر کۆنە، هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە مرۆڤ لەگەڵ زیادبوونی پێداویستیەکانی ژیانی، لەگەڵ گەورەبوون و فراوانبوونی وارەکانی ژیان یان بژێوی ژیانی یان زۆربوونی پێداویستیەکان و گواستنەوەی لە نێوان کۆمەلگایەکانی مرۆیی، وەرگێڕانیش بۆتە پێویستێکی حتمی
بۆی بتوانن ئەو کۆمەڵە مرۆڤانەی کە لە یەکتر دوور دەژین و زمانی جیاواز قسە دەکەن بتوانن تێک بگەن و سوود لە ئەزمونونەکانی ژیانی یەکتر وەربگرن. گرنگترینیشان مەسەلەی بازرگانی، مەسەلەی گەڕیدەکان، مەسەلەی گەشتیاری کە ئەوانە زۆر کۆنن و پێویستیان بە وەرگێڕان بووە، بۆیە سەرەتا ڕەنگە وەرگێڕانەکە ناویشی وەرگێڕانیان وەکو زانست و وەکو دیسپلینێک سیر نەکرابێ، بەڵام کاتێککە بازرگانەکان لە دەفتەرێکی بچووکی تێبینی چەند وشەیەک دەنووسێ بەو زمانی ئەو شوێنەی کە دەچێتن و بازرگانی تێدا دەکات، ئەوە دەچێتە قالبی یەکەم هەنگاوەکانی وەرگێڕان. بۆیە بەڕاستی دەتوانین بڵێن مێژووی وەرگێڕان لەگەڵ مێژووی گەورەبوونی مرۆڤایەتی و دروستبوونی مرۆڤایەتی و زیادبوون و فراوانبوونی پێداویستیەکانی مرۆڤەوە دروست بووە هەرزوو. خەڵکانی زۆر لە شارستانیەتی جیاوازەکانی وەکو ڕۆمانی و لاتینی و هندی و چینی و دواتر شارستانیەتی ئیسلامی ئەوانە هەمویان گرنگی و بایەخی زۆریان بە وەرگێڕان داوە، بە تایبەتی وەرگێڕانی بەرهەمە ئەدەبیەکان، وەرگێڕانی بەرهەمە زانستیەکان، هەم لە زمانانی ترەوە بۆ زمانی خۆیان، هەم لە زمانی خۆیان بۆ زمانانی تر کە ئەوە بەڕاستی ئەگەر کەسێک گرنگی بەو بوارە بدا زۆر بە ئاسانی ڕەنگە بتوانێت سەرچاوی دەستکەوێ بۆ ئەوەی بزانێ کە سەرەتاکانی وەرگێڕان دەگەڕێتەوە بۆ پێ، بەڵام هەر کللتورێک ڕەنگە بۆ خۆی دیاری بکە بڵێ من یەکەم شارستانیت بووم کە وەرگێڕانم ئەنجامداوە، بەڵام لە زۆربەی هەر زۆری کللتورەکان ئەو وەرگێڕانە سوودی لێ وەرگیرەوە. بەڵام بە کورتی دەتوانین بڵێن وەرگێڕان پێک دێت لە چەقی دروستکردنی پەیوەندی لە نێوان کللتور و زمانەکان. کللتور و زمانەکان چۆن بەیەکەوە دەبەسترێن، ئەوە لە ڕێگای وەرگێڕانەوە بەیەکەوە دەبەسترێنەوە. ئەگەر بین هەوڵ بدەین پێناسەیەک بۆ وەرگێڕان بخەینە ڕوو، بەڕاستی پێناسەکان زۆرن و هەر پێناسەیەکیش ڕەنگە گرنگی بە لایەنێکی پرۆسەی وەرگێڕان دەدا. بە شێوەیەکی گشتی چەند پێناسەیەک هەن کە لە کتێبە تیۆریەکاندا خراونەتە ڕوو، ئێمە هەوڵ دەدەین یەک دوو پێناسە بڵێین و بەڵام بە کورتی لەبەرەوەی کارەکەمە زیاتر ژێرنووسە بەسەری دادەڕۆین. ئەگەر کەسێک بێوێ زیاتر لەسەر پێناسەی وەرگێڕان ببینێ، ئەوە هەم ڤیدیۆ هەیە لە چەناڵی ئێمە کە لە خوارەوە نووسراوە، هێمدا چەناڵ، چەند ڤیدیۆیەکی تێدایە کە هەندێکی باس لە وەرگێڕان و هەندێکی باس لە پێناسەکانی وەرگێڕان دەکەم. بەڵام بە شێوەیەکی گشتی وەرگێڕان بریتیە لە گواستنەوەی ناوەڕۆکی تێکستێک لە زمانێک بۆ زمانێکی تر، گۆڕین و گواستنەوەی پەیامێک لە زمانێک بۆ زمانێکی تر، گۆڕینی واتە یان گواستنەوەی واتە و پەیام دیسان لە زمانێک بۆ زمانێکی تر، ئەوانە دەکرێت هەر هەمووی ببنە پێناسە بۆ وەرگێڕان بە شێوەیەکی گشتی. بەڵام ئێمە دەڵێن بریتە لە گواستنەوەی واتای مەبەست، intended meaning، ئەو واتای خوازراو، ئەو واتای کە نووسەری تێکستە ئەسڵیەکە مەبەستێتی لە زمانێک بۆ زمانێکی تر. ئەوە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن پێناسەیەکی گشتیە بۆ وەرگێڕان. سەبارەت بە جۆرەکانی پۆلێنکردنی جۆرەکانی وەرگێڕانیش کارێکی ئاسان نییە، چونکە زۆر جار وەرگێڕان پۆلێن دەکرێت لەسەر بنەمای ئەرکی وەرگێڕان، لەسەر بنەمای واتە، لەسەر بنەمای ئاستی وەرگێڕان، لەسەر بنەمای ئەوەی کێ وەرگێڕانەکە ئەنجام دەدا، یان لەسەر بنەمای ئەوەی چۆن وەرگێڕانەکە ئەنجام دەدرێت. ئەوە جۆرەکانیشی دەگۆڕێت. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە دەتوانین بڵێن سێ جۆر یان دوو جۆری گشتیمان هەیە لە وەرگێڕان. بەڵام جۆرەکانی یەکەمیان human translation، واتە وەرگێڕانێک کە مرۆڤ ئەنجامی دەدا، وەرگێڕانی مرۆڤ کرد، ئامێر کرد، یان machine translation، یان هەندێک پێی دەڵێن
mechanical translation و وەرگێڕانێک کە بە هاوکاری و پاڵپشتی کۆمپیوتەرەوە ئەنجام دەدرێت ئەوانە بە شێوەیەکی گشتی جۆرە گشتیەکانی وەرگێڕانن کە لە داهاتوودا هەرێک لەسەر هەندێک لەو بابەتانە ڕوون دەکەینەوە. مەبەستمان چییە لە وەرگێڕانی مرۆڤ کرد؟ واتە ئەو وەرگێڕانەی کە مرۆڤ ئەنجامی دەدات. وەنمونە لەو وێنەیە دەیبینی ئەوە وەرگێڕانی زارەکیە لە نێوان دوو کەسایەتی، کەسی ناوەڕاست وەرگێڕەکەیە لە نێوان ئەو دووە، ئەوە پێی دەڵێن مرۆڤ کرد. مرۆڤ کردەکان ئەویش دابش دەکرێت بۆ چەند پۆلێکی تر. نووسینمان هەیە، وەرگێڕانی بە نووسین هەیە، وەرگێڕانی زارەکی هەیە کە ئەوانەش هەریەکە چەند لقێک و چەند فەرعێکی لێ دەبێتەوە. بۆ نمونە وەرگێڕانی زارەکی بە تایبەتی دوو بەشی زۆر سەرەکی هەیە کە بەشێکیان پێی دەڵێن simultaneous or simultaneous هاوکات، یان بەشێکی تر پێی دەوتر consecutive یان یەک لە دوایەک تعاقبی. ئەوانە بەشەکانی وەرگێڕانی زارەکین، ئەوانە لە ڕێگای مرۆڤەکانەوە ئەنجام دەدرێت. هەروەها جۆرێکی ترمان هەیە لە مرۆڤکرد human translation پێی دەگوترێت at sight، بەبینین، وەرگێڕان بەبینین. لە کۆتاییشدا جۆرێکمان هەیە پێی دەڵێن audio visual، دەنگی وێنەی، دەنگی وێنەی. بەڕێزان ئەوانە هەندێکن لە جۆرەکانی وەرگێڕانی مرۆڤکرد، ئەگەرنا ئەگەر بینە سەر وەرگێڕانی مرۆڤکردی نووسراو یان نووسین، ئەوە چەندین لقی تری لێ دەبێتەوە. بەڵام بۆ ئەو مەبەستی ئەم سمینارەی ئەمڕۆمان مەبەستمانەوە بۆ بە شێوەیەکی گشتی ئەو جۆرانەتان پێ ئاشنا بکەین و مەبەستیشمان لە جۆری کۆتایی دەنگی وێنەی ئۆدیۆ ڤیژوەڵە کە ژێرنووس دەچێتە ژێر چەتری ئەو جۆرەیە. ئامێرکرد مەشین ترانسلیشن، ئەوە خۆتان دەزانن وەرگێڕانێکە کە لە ڕێگای ئامێرەوە ئەنجام دەدرێت. مرۆڤ تەحەکومی پێ ناکە، بەڵام ئامێرێکە کە وەکو داتابەیسێک فەرهەنگ یان قاموسێکی لەناو ئینستۆڵ کراوە، دانراوە و تێکستی دەدێ و تێکستت بۆ دەوێت. بەڵام بەڕاستی کارێکی باش نییە ئەگەر مرۆڤ پشت بە مەشین ترانسلیشن ببەستێ، بە تایبەتی لە هەندێک بواری زۆر دیاریکراوە وەکو بواری ئەدەبی یان وەرگێڕان. بەڵام ڕەنگە هەندێک هاوکارت بکە، بەڵام بە تەکید زۆر باش نییە و من ڕاستپاردەی ناکەم بۆ ئەوەی بەڕێز. لە کۆت چونکە ئەوە ڕەنگە دوورت بخاتەوە لە واتای مەبەست، کە زۆر جار زمان واتایەک دەبەخشێ کە واتای وشەکان نین، یا واتای دیوی ناوەوەی وشەکانە کە بە هیچ شێوەیەک ئامێر ناتوانێت پێی بەو مانایانەدا ببات. کۆمپیوتەر aided or computer assisted ئەوەش بەشێکە لە مەشین ترانسلیشن، بەڵام دەکرێت مرۆڤ لێرە دەستی هەبێ چاککاری بکە، چاکسازی بکە، گۆڕانکاری تێدا بکە، بەڵام بۆ هەندێک شت ڕەنگە سوودی هەبێت. بازار لەسەر ئەو بابەتە نەڕۆم، ڕەنگە تا ئێرە بەس بێ بۆ جۆرەکانی وەرگێڕان بە شێوەیەکی گشتی. دەمەوێت زیاتری بابەتەکەم تەرخان بکەم بۆ بابەتی ژێرنووس، وەکو گوتمان کە دەکەوێتە بواری ئۆدیۆ ڤیژوەڵ یان دەنگی وێنەی. وەرگێڕانی ژێرنووس بە شێوەیەکی گشتی جۆرێکە لە وەرگێڕان لە بواری دەنگی وێنەی ئۆدیۆ ڤیژوەڵ. ئەوە هیچ بواری مناقەشەی تێدا نییە کە دەکەوێتە ئەو بوارە. بەڵام با بزانین ئێستا خەڵک لە جیهاندا چەند خەریکی سیرکردنی ڤیدیۆیە. بە پێی دوایین توێژینەوە مرۆڤێکی ئاسایی لە جیهاندا 84 خولەک لە ڕۆژێکدا بەسەر دەبات بەوەی کە سەیری ڤیدیۆیەک بکە، سەیری کلیپێک بکە، سەیری با بڵێن بابەتێک بکە کە بە ڤیدیۆیە. بۆیە گرنگی ژێرنووس لێرە بە دەردەکەوێت. ئەگەر 7 ملیار کەس و زیاتر ڕۆژانە 84 خولەک لە ڕۆژێکدا لە بەردەم ڤیدیۆدا بن، بۆیە زۆر گرنگە ئێمەی کوردیش گرنگی بە ژێرنووس بدەین
بۆ ئەوەی بەشمان هەبێلەوە بەپێی هەر توێژینەوەکانش لە ساڵی ئایندا ڕەنگە ئەو بڕە زیاد بکە بۆ 100 خولەک بۆ ساڵی ئایندا کە مرۆڤێکی ئاسایی بەسەری دەبات لە سیرکردنی ڤیددیۆ یان هەر بووە بابەتێکی تر کە پێویستی بە ژێرنووسکردنە. مەبەستم چی بوو لەو ئامارە؟ مەبەستم لە گرنگی ژێرنووسە لە زۆربەی کللتورەکان. ئێستا خەڵک لە هەموو وڵاتان و لە هەموو کیشوەرەکان بەخۆ هاتوونەتەوە و دەستیان پێکردووە و پرۆسەیەک و هەڵمەتێکی گەورەی ژێرنووسکردنی بەرهەمە ڤیددیۆیەکانیان دەست پێکردەوە بۆ ئەوەی بگەن بە خەڵکانی تر، بۆ ئەوەی بەرهەمەکانیان بفرۆشێ، بۆ ئەوەی ئەو ئەزمونەی کە هەیەە بە خەڵکانی تری بگەن. ژێرنووس بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن دوو جۆری هەیە. جۆرێکیان پێی دەڵێن ئینترالینگوەل، واتە نێو زمانی لە نێو زمانێکدا. جۆری دووەم پێی دەڵێن ئینتەرلینگوەل. ئینتەرلینگوەل لە نێوان زمانی جیاجیا، کەواتە لە نێو یەک زمانیش دەکرێت ژێرنووس هەبێت و لە نێو زمانی جیاجیاش دەکرێت ژێرنووس هەبێت. ئەگەر بین باسی بوارەکانی ژێرنووس بکەن، بزانین ژێرنووس چی دەگرێتەوە کە دەڵێن ژێرنووس مەبەستمان چییە؟ مەسەلەن دۆبلاژ، دەبینگ، ئەوە یەکێکە لە جۆرەکانی ژێرنووس. هەرچەند کەلیمە ئینگلیزیەکە کەلیمە کوردیەکە ژێرنووس ڕەنگە ئەومانایە پڕ بە پێستی سەبتایتڵ نەدا، بەڵام دۆبلاژ دەکەوێتە یەکێک لە بوارەکانی ژێرنووسکردن. دەنگ خستنە سەر، ڤۆیس ئۆڤەر. ڤۆیس ئۆڤەریش بەشێکە لە پرۆسەی ژێرنووس و لە بەشی کۆتاییش نووسین خستنە سەر کە ئەوەی ئێمە زۆر باسی لێوە دەکەین ژێرنووسەکەیە. بە شێوەیەکی گشتی بوارەکانی ژێرنووس ئەو سیانن کە ئێستا هەوڵ دەدەین جیاوازیەکانیان بدۆزینەوە. جیاوازی نێوان ئەوانە چین بەڕێزان؟ دۆبلاژ لەگەڵ دەنگ خستنە سەر چییە؟ نووسین خستنە سەر ئەوە جیاوازە دەزانین، بەڵام دۆبلاژ و دەنگ خستنە سەر هەردووکی بە دەنگە، بەڵام جیاوازیان هەیە. ئەگەر یەک دەرچرکەیەک بۆ خۆت بیر بکەیەوە، ئێستا من جیاوازەکەت پێ دەڵێم دۆبلاژ لەگەڵ دەنگ خستنە سەر. زۆر باشە، با جیاوازیەکان باز بکەین. سەرەتا باس لە دۆبلاژ بکەین. بە دۆبلاژ بە شێوەیەکی تر پێی دەگوترێ جێگۆڕینی زمان، واتە تۆ زمانێک دەگۆڕی بە زمانێکی تر. ئەوە بە کورتەکەی. بەڵام کە باس لە دۆبلاژ دەکەین، مەبەستمان ئەوەیە کە دەنگی ئەسڵی دەنگە ڕەسەنەکە بە تەواوی کپ دەکرێت، دەبێ گرنگی بە گونجاندنی لێو لیپ سینکینگ بدرێت، وشەکان بە وردی وەردەگێڕدرێن و تەنانەت لە کاتی قسەکردن و لە کاتی ئەو دەنگانەدا دەبێ هەست و سۆزی قسەکەریش ڕەچاو بکرێت. هەروەها دۆبلاژ بەڕێزان لە ستۆدیۆ ئەنجام دەدرێت و کەسان و ئەکتەری پرۆفێشناڵ ئەنجامی دەدەن و دەبێت کەسانێک هەبن هەڵەگری و هەڵەچنی بۆ بکەن، کەواتە کارێکی پرۆفێشناڵانەیە، پێویستی بە ستۆدیۆ هەیە، ئەکتەری گونجاو و دەنگی گونجاو هەست و سۆزی لەگەڵە، وشەکان دانە بەدانە وەرگێڕانی بۆ کراوە. ئەوە بە شێوەیەکی گشتی سیرکەی لەو وێنەیە بە دەردەکەوێت کە ئەوە بۆ دۆبلاژێک کە نەک تەنها بۆ ڤۆیس ئۆڤەر یان بۆ دەنگ خستنە سەر. ئەگەر بینە سەر دەنگ خستنە سەر، ئەوە بە شێوەیەکی تر پێی دەگوترێ شێوازی UN. شێوازی UN واتەنەتەوە یەکگرتووەکان، هەر ناوەکەی وایە. لەو جۆرەیاندا دەنگە ڕەسەنەکە بە نەرمی یان بە نزمی گوێبیستی دەبی، هێشتا لە دواوە وەکو باگراوند دەڕوا، و ئەمە لەسەر شێوازی گێڕانەوەیە، زۆر بایەخ نادا بە وەرگێڕانی وشە بە وشە، بەڵکو ئوسلوبی سەرد گێڕانەوە نارەتیڤ جێبەجێ دەکا و مەرجیش نییە ناوەڕۆکە کە هەمووی دەقا و دەک وەکو خۆی
وەربگێڕێ بەڵکو وەرگێڕانێکی زۆر فراوان و گشتگیری بۆ دەکرێت لێرە گرنگی بە لیپسینکینگ یان گونجاندنی لێوەکان نادرێ و مەرجیش نییە هەمان هەست و سۆزی قسەکەری سەرەکی یان دەنگی سەرەکی بگوازرێتەوە بۆ ئەو دەنگەی کە ڤۆیس ئۆڤەری بۆ دەکرێت و لێرەشدا ڕەنگە زۆر پێویستی بە ئەکتەری پرۆفێشناڵ نییە بۆ ئەوەی ئەو کارە ئەنجام بدەن. هیوادارم ئێستا ئەو جیاوازی نێوان دۆبلاژ و ڤۆیس ئۆڤەر یان دەنگ خستنە سەر ڕوون بێ لە لای بەڕێزان. ژێرنووسکاری با بزانین ئەو پرۆسەی ژێرنووسکاری چی دەگرێتەوە؟ بە شێوەیەکی گشتی ژێرنووسکار سەبتایتڵەر وەکو لە تێکستە لە ئەوکان باسمان کرد تێکستێکی دەنگیە دەگۆڕێت بۆ تێکستێکی نووسین و زۆربەی کاتیش لە زمانێک بۆ زمانێکی تر ئەوە بە شێوەیەکی گشتی تێکستێکی دەنگی دەگۆڕێت بۆ تێکستی نووسین لە زمانێک بۆ زمانێکی تر بەڵام لەو پرۆسەیەدا چی ڕوودەدا دوو گۆڕانکاری هاوکات لە خۆ دەگرێت ئەم پرۆسەیە دوو گۆڕانکاری هاوکات لە خۆ دەگرێت پرۆسەی ژێرنووسکاری با بزانین ئەو گۆڕانکاریانە چین. گۆڕانکاری یەکەم تۆ تێکستێکی دەنگیت هەیە دەیکەیتە تێکستێکی نووسین کە ئەوە ترانسکریپشنی پێ دەڵێن یان بە کوردیەکەی کە گوتم گۆنووسکردن ئەو شەیە لە بەرامبەر ترانسکریپشن دانراو ئەوە یەک لە گۆڕانکاریە یەک لە پرۆسەکەیە. پرۆسەی دووەم تۆ دێی کاتە مۆدەکەت لە دەنگ گۆڕاوە بۆ نووسین ئەوە یەکێکە لە گۆڕانکاریەکە. گۆڕانکاری دووەم تۆ دەی لە زمانێک دەیگۆڕی بۆ زمانێکی تر ئەوە پێی دەڵێن ترانسلیشن وەرگێڕان کەواتە پرۆسەی ژێرنووس بەلایەنی کەم دووشت لە خۆ دەگرێت یەک تۆ دەنگەکە دەگۆڕی بۆ نووسین دوو تۆ لە زمانێک وەری دەگەڕی بۆ زمانێکی تر کەواتە ئەگەر بمانێ تێکستە دەنگیەکە وێنەیەکە بۆ زمانێکی تر دەگوازیەوە ئەگەر بمانەیە بزانین ژێرنووس چییە یان چی دەگرێتەوە دەتوانین بەم شێوەیە بڵێ ژێرنووسکردن یەکسانە بە وەرگێڕان کۆ گۆنووسکردن translation plus transcription. بەڵام ئایا ئەوەندە بەسە هەر ئەوەندەت کرد دەبێتە ژێرنووسێکی سەرکەوتوو نەخێر چونکە وەرگێڕان هەر ئەوەندە نییە وەرگێڕان پێویستی بە لێکدانەوە هەیە وەرگێڕان پێویستی بە ڕاوەکردن و تەفسیرکردن هەیە بۆیە کەسانێکەیە پێیان وایە ژێرنووسکردن سەرەتا بریتیە لە ڕاوەکردن دواتر وەرگێڕان ئینجا گۆنووسکردن کەواتە سێ تەوەر لە خۆ دەگرێت. بەڵام هێشتا هەندێک کەس پێیان وایە گۆنووسکردنەکە تەحسیل حاصلە بۆی پێویست ناکە باسی بکەیت ئێمە دەڵێ ژێرنووسکردن واتە ڕاوەکردن کۆ وەرگێڕانی ئەو تێکستە. بەڵام هێشتا هەندێک کەسیش پێیان وایە وەرگێڕان خۆی ئینتەرپریتیشنی تێدایە خۆی تەفسیری تێدایە بۆیە پێویست ناکە ڕاوەکردن باز بکەیت یان دەتوانین کە دەڵێن ڕاوەکردن وەرگێڕانیش لە خۆ دەگرێت بۆیە دەڵێن ژێرنووسکردن یەکسانە بە ڕاوەکردن کۆ گۆنووسکردن. بەڵام ئەگەر بین باس لە ڕاوەکردن بکەین زانین تەفسیر لێکدانەوە چی دەگرێتەوە ئینتەرپریتیشن چی دەگرێتەوە بۆ ئەوەی بتوانین ڕاوەیەکی گونجاو بۆ دقێق بکەین بۆ دقێکی دەنگی یان دقێکی نووسراو بکەین پێویستمان بە گوێگرتنە سەرەتا گوێ دەگرین تاکو تێی بگەین دوای ئەوە دێین ئەو تێگەیشتنە وەردەگێڕێن کەواتە زمانەکە دەگۆڕێن دوای ئەوە دەیکەیتە قسەکردن یان دەیکەیتە نووسین. ئەگەر بین وەرگێڕان باز بکەین لە وەرگێڕانیش دەکرێت ئەو تێکستە خوێندنەوەی تێدا بێت دوای ئەوە وەرگێڕان واتە گۆڕینی زمانەکە دوای ئەوە ترانسکریپشن واتە گۆنووسکردن. لە نەتیجە لە ئەنجامدا چیمان دەست دەکەوێت کاتە ڕاوەکردن بریتیە لە گوێگرتن کۆ نووسین گوێگرتن لەگەڵ نووسین.
ئەوانەمان باس کرد بۆی بزانین ژێرنووس چییە، کاتە پرۆسەی ژێرنووسکردن چی دەگرێتەوە ئێستا. گوێگرتن، تێگەیشتن، گۆڕینی زمانەکە، دوای ئەوە نووسین. ئەو چوار پرۆسەیە لە خۆ دەگرێت. دەتوانین بڵێن ژێرنووس تێکەڵەیەکە لە سێ تەوەری سەرەکی یان سێ بابەتی سەرەکی کە ڕاوەکردن و وەرگێڕان و گۆنووسکردنن یان نووسینەکان. ئەوانە بە شێوەیەکی گشتی پرۆسەی ژێرنووسکاریان لە خۆ گرتن. ئێستا بین باس لە هەندێک تایبەتمەندی ژێرنووس بکەین کە پێم وایە ژێرنووسکارانی کورد ڕەنگە یان گرنگیان پێنەدا بێ، بە گرنگیان نەزانی بێ، یان بەرچاویان نەکەوتو بێ، یان کەسێک پێی نەگوتبن. بۆیە لێرەدا باس لە تایبەتمەندیەکانی ژێرنووس دەکەین کە هەوڵ دەدەین لەگەڵ سلایدەکان هەندێک نمونەی زیندوش باس بکەین. سەرەتا بۆشایی بەردەست. کاتێک کە دەی باز لە ژێرنووس دەکەی، تۆ سپەیسێکت هەیە، بۆشاییەکت هەیە لە بەردەست، عادەتەن لە ژێرەوەی شاشەیە کە دیاریکراوە، سنووردارە، لە دوو دێر زیاتر نییە، دەکەوێتە خوارەوەی شاشەکە و زۆر جاریش زۆربەی کاتیش لە ناوەڕاستی شاشێ، لە خوارەوە لە ناوەڕاست. کەواتە ئەو بۆشایی لەبەر دەستە بۆ ژێرنووس نابێت لە دوو دێر تێپەڕێ و لە خوارەوەی شاشە لە ناوەڕاستەکەی دادەندرێت. بەڵام بزانین تایبەتمەندی هەر دێرێک لەوانە چیە. هەر دێرێک تاکو 35 هێما دەکرێت لە خۆ بگرێت، زیاتر نا. کە دەڵێم هێما، تەنانەت بۆشایی نێوان وشەکانیش هەر بە هێما حساب. کەواتە 35 کرتەی سەر کلیکی کیبۆرد، سەر کیبۆرد 35 جار دەتوانی ئەوە بکەی، ئەگەرنا قەرەباڵغی دروست دەبێ و ڕەنگە خوێنەر یان بینەر پێرانەگا بخوێنێتەوە. کەواتە بە هەردوو دێرەکە چەندمان هەیە؟ 70 هێما دەبێ تێپەڕ نەکات. کەواتە لە ژێرنووسێکدا تۆ ڕەنگە ئەگەر بڵێ وەرە بە بچین یان بچینە ناو باخەکە، بەو شێوەیە حساب دەکرێت کە دەتوانی تاکو لە دێڕێکدا تاکو 35 هێما بەکاربێنێ. ئێستا لەو ڕستەیەدا چەند وشەیە؟ 1 2 3 4 5 وشەیە، 24 هێما بەکارهێنراوە، وتمان بۆشاییەکانیش دەگرێتەوە. ئەوە یەکێکە لە تایبەتمەندەکانی ژێرنووس کە زۆر جار بەداخەوە ژێرنووسکارانی کورد ڕەنگە بایەخی پێنەدەن و گرنگی ئەوتۆی پێنەدەن، بۆیە زۆر جار دەبینین ژێرنووسەکان زۆر دوور و درێژە، تەنانەت بینەر پێڕاناگا دێڕێکی بە تەواوی بخوێنێتەوە. ئەوە باسی بۆشاییمان کرد، باسی سپەیس. بەڵام ئەی کاتی مانەوەی ژێرنووس لەسەر شاشە دەبێت چەند بێت؟ خۆ ئەوەش تایبەتمەندیەکی ترە کە دەبێت هەمومان ئاگاداری بین و ئاشنای بین و هەوڵ بدەین جێبەجێیان بکەین و پەیڕەویان بکەین. کاتی مانەوەی ژێرنووس لەسەر شاشە کەمترین کات 1 چرکەیە، زۆرترین کات 6 چرکەیە. نابێت لەوە کەمتر و لەوە زیاتر بێ، ئەگەرنا ڕەنگە ئەو فیلمە یان ئەو کلیپەی کە تۆ ژێرنووست بۆ کردووە کەم و کوڕی تێدەکەوێت. باشە ئەو کاتە بزانین لەسەر چە بنەمایەک دانراوە، بۆچی 1 چرکە یان بۆچی 6 چرکە دانراوە بۆ ئەو کاتێک کە لەبەردەستە. ماوەی مانەوەی ژێرنووس لەسەر شاشە لەگەڵ ژمارەی ئەو هێمایانە ئەوە پەیوەندیی ڕاستە و خۆی هەیە، پێویستە بخوێندرێتەوە لەلایەن بینەریان، توانای خوێندنەوەی هەبێ بەو ماوەی کە بۆی دانراوە. چونکە بەپێی توێژینەوەکان تێکرای خێرایی خوێندنەوەی مرۆڤەکان لە 6 چرکە و کەمتر دیاریکراوە. گوتمان بەپێی دوایین توێژینەوە مرۆڤ دەتوانێت 3 وشە لە چرکەیەکدا بخوێنێتەوە، 3 وشە لە چرکەیەکدا دەتوانێت بخوێنێتەوە. ئەوە توانای ئاسایی مرۆڤە. کەواتە ئەگەر ئێمە کۆی 70 هێمامان هەبێ لە دوو دێڕی پڕی ژێرنووس، ئەوە پێویستمان بەلایەنی کەم بە 4 چرکە دەبێت
کەواتە چوار چرکەکە واتە 12 وشە. ئەگەر تۆ بتوانانی 12 وشە دابنەی لە ژێرنووسێک ئەوە مرۆڤێکی ئاسایی ڕەنگە بتوانێت لەو چوار چرکەیە لەو پێنج چرکە و شەش چرکەیە کە بۆی دانراوە بخوێنێتەوە. بۆیە زۆر گرنگە بایەخ بە ماوەی مانەوەی ژێرنووس لەسەر شاشە بدرێت بە گوێرەی ژمارەی هێما و بە گوێرەی ژمارەی وشەکان. لایەنێکی تەکنیکی تری ژێرنووس هەیە کە زۆر گرنگە، ئەویش پێی دەڵێن سپۆتینگ، واتە دەستنیشانکردن. دواتر زیاتر باسی دەکەم، بەڵام سپۆتینگ دەبێت زۆر گرنگی بەوە بدەین ژێرنووسەکە لە چ کاتێک دێتە سەر شاشە و لە چ کاتێک ون دەبێت. ئەوە دەبێت بگونجێندرێ لەگەڵ دیمەنی فیلمەکە، لەگەڵ قسەکردنی ئەکتەرەکان دەبێت گونجانی تێدا بێ، لەگەڵ گرتەی کامێرایەکە نابێت زۆر تاخیر بێتەوە تێکستێکت دابنەی کە باسی دیمەنێک دەکا دەبینی فیلمەکە لە دیمەنێکی ترە کە هیچ پەیوەندی بەو ژێرنووسە نییە. بۆیە زۆر گرنگە لایەنی تەکنیکی دەستنیشانکردن یان سپۆتینگ، دیاریکردنی کات و شوێنی هاتنە ناوەی ژێرنووس لەگەڵ ونبوونی بە جۆرێک کە بگونجێ لەگەڵ گرتەکانی کامێرا و لەگەڵ گۆڕانکاری دیمەنەکان. هەروەها ئەوەش دەبێت لەبەرچاو بگرین کاتی قسەکردنە، چونکە هەندێک فیلم یان هەندێک ڤیدیۆ هەیە خۆی ڕیتمەکەی خێرایە. تۆ دەبێت لە کاتی ژێرنووسکردن ئەو ڕیتمە نەکوژی یان ئەو ڕیتمە خاو نەکەیتەوە بە جۆرێک کە بینەر هەست بە بێزاری بکە. چونکە کاتێک کە دیمەنێک دەگۆڕێ ئەوە بینەر یەکسەر ڕووی ئاراستەی ئەو شوێنە دەکا کە ژێرنووسەکەی تێدایە، بۆیە چاوەڕێ دەکا لەگەڵ ئەو دیمەنە ژێرنووسەکەش گۆڕابێ، نەک هەر وەکو دیمەنەکەی پێشوو بێت. بە شێوەیەکی گشتی ئەوە دەستنیشانکردن و کەلایەنێکی تەکنیکیە، بەڵام زۆر جار هەستم کردووە لەو فیلمە ژێرنووسکراوانەیە لەو بابەتە ژێرنووسکراوانە ڕەنگە بایەخی زۆری پێ نەدرابێت. بەڵام ئێستا بینە سەر قۆناغەکانی پرۆسەی ژێرنووسکردن کە چوار قۆناغی سەرەکەین هەوڵ دەدەین باسییان بکەین بە کورتی. دەستنیشانکردن تازە باسمان کرد کە پێویستە گرنگی و بایەخێکی زۆر بە کاتی و شوێنی هاتنە ژوورەوەی تێکست و چوونە دەرەوەی ژێرنووسەکە یان ونبوونی ژێرنووسەکە بدەین کە ئەوە بەڕاستی زۆر قۆناغێکی هەستیار و گرنگە، تەنانەت ئەگەر وەرگێڕانەکە زۆر باشیش بێت بەڵام دەستنیشانکردنەکە هەڵەی تێدا بێ ئەوە کاریگەری نەرێنی دەکاتە سەر ئەو وەرگێڕانە و ئەو پرۆسەی ژێرنووسکردنە. دوای دەستنیشانکردن وەرگێڕانەکە قۆناغەکەی دەست پێ دەکات کە ئەوە پێویستە لە چوارچێوەی ئەو هێمایانە بێ کە ڕێگەیان پێدراوە، ئەو ژمارانەی کە باسمان کرد کە بۆ هەر دێرێک لە 35 هێما تێپەڕ نەکا، بۆ هەردوو دێر ئەگەر بکرێت لە 7 هێما تێپەڕ نەکا، پێویستە بگوجێندرێت لەگەڵ ئەو هێمایانە. زۆر جار تۆ وەرگێڕان دەکەی بەڵام وەرگێڕانەکە زۆر درێژە، ناچار دەبی کورتی بکەیتەوە یان پوختی بکەیتەوە بۆی بگونجێ لەگەڵ ئەو چارچێوەی کە بۆمان دیاری کراوە. قۆناغی سێم پێی دەگوترێت سیمولیشن، هەندێک کەس بە لاساییکردنەوە هەنێکیش بە هاوشێوەییکردن ناوی دەبن. ئەوە دەبێت بەراوردێک بکەیت لەو قۆناغا لە نێوان ژێرنووسی وەرگێڕدراو لەگەڵ دەنگ و وێنەی ڕەسەن بۆی بزانین چەند دەگونجێن لەگەڵ یەک. ئایا ئەو ژێرنووسەی کە لە ژێرەوەی شاشەکەیە هەمان ئەو قسەیە کە ئەکتەرەکە دەیکا لەگەڵ وێنەکە دەگونجێ یان ناگونجێ؟ ئەوە پرۆسەیەکی زۆر زۆر گرنگە کە پێویستە ژێرنووسکاران گرنگی زیاتری پێ بدەن، چونکە زۆر جار وایە دەبینی ئەو ژێرنووسەی کە هاتووە هی دەقێکە یان هی قسەیەکە کە تێپەڕیوە یان هی قسەیەکە کە هێشتان ئەکتەرەکە نەیکردووە، نابێ بە پێش ئەکتەرەکە بکەی و نابێ زۆر لە دوای ئەکتەرەوە کەوشبی لە کاتی ژێرنووسکردن. بۆیە پرۆسەی هاوشێوەییکردن سیمولیشنەکە زۆر زۆر گرنگە کە بەراورد لە نێوان دەقە وەرگێڕدراوەکە لەگەڵ دەنگ و وێنەی
فیلمە ڕەسەنەکە یان ڤیددیۆی ڕەسەنەکە بکرێت. پرۆسەی قۆناغی کۆتاییش قۆناغی ڕاستکردنەوەی کۆڕێکشن کە ئەگەر پێویستە هەڵەیەک چاک بکرێتەوە، هەڵەیەکە ڕێزمانیە، هەڵەیەکە ڕێنووسیە، هەڵەیەکە لە ڕووی شێوازە یان هەڕەیەکە لە ڕووی دوور و درێژی تێکستەکەیەوە، ئەوە لەو قۆناغە دەتوانانی پێداچوونەوەی و گۆڕانکاری پێویست ئەنجام بدەیت تاکو تێکستەکەت بە شێوەیەکی جوان دەربکەوێ لەبەر چاوی خوێنەر و لەبەر چاوی بینەراندا بە شێوەیەکی گشتی. ئەوانە قۆناغەکان بوون. هەندێک تایبەتمەندی تر هەیە، زۆر گرنگە تێکستی ژێرنووس سروشتی بێ لە ڕووی ڕۆنان و لە ڕووی خاڵبەندی و لە ڕووی ڕێنووسەوە. نابێ تێکستێک بخەینە ڕوو کە سروشتی نەبێ، کوردووە قسە نەکا، کوردووە نەنووسێ، نابێ خاڵبەندەکان هەندە زۆر بن بینەر هەر خەریکی لێکدانەوەی خاڵبەندەکان بێ، نابێ ڕۆنووسەکە هەڵی هێندە زۆر تێدا بێ یان ڕێنووسێکی هێندە نەشاز و ناسروشتی بێ کە بینەر نەتوانێ پێچیان بگەێن. بۆیە زۆر گرنگە تێکستەکە سروشتی بێ، بەڵام گرنگتریش لەوە جۆری فۆنتەکە پێویستە فۆنتێک بێ کە سادە بێ بۆ خوێندنەوە، چاوی بینەر ئەزیەت نەدا، سادە بێ لە ڕووی تەکنیکیشەوە، چکە وەک دەزانین هەموو فۆنتەکان بۆ هەموو پرۆگرامێکی کۆمپیوتەر و پرۆگرامێکی ژێرنووسکردن ڕەنگە نابێت. هەرچەند ئێستا ڕەنگە فۆنتەکانی یونیکورد و یونیکۆد ئەو کێشەیان چارەسەر کردو، بەڵام جۆری فۆنتەکە زۆر گرنگە فۆنتێک بێ زەغرەفەی تێدا نەبێ، فۆنتێک بێ زۆر سادە بێ و خوێندنەوەی ئاسان بێت. قەبارەی فۆنت نابێ زۆر گەورە بێ، شاشەکە زۆر بگرێ و نابێ زۆر بچووک بێ بینەر ئەزیەت بدا، بەڵام بە شێوەیەکی گشتی بە جۆرەی فۆنتەکە بە جۆرەی جۆری فۆنتەکەش قەبارەی فۆنتەکە دیاری دەکرێت، بەڵام بە شێوەیەکی گشتی لە نێوان 12 ڕەنگە فۆنتێکی زۆر گونجاو بێت، دا هەندێک بچووکە 14 تەسەوڕ دەکرێت هەندێک گەورە بێت. باگراوند، ئایا ژێرنووس باگراوندی هەبێ باشە یان نەیبێ باشە؟ بەڕای من باگراوند نەبێ باشترە، چونکە کە باگراوند هەبوو هەندێک دیمەن یان پارچەی دیمەنەکە دەشارێتەوە لە بینەر کە ڕەنگە گرێک یان ڕەنگە کێشەیەک لەو بەشە بێ کە باگراوندەکە دایپۆشی. بە زۆر جار بینیمانە ژێرنووسەکان باگراوندی هەیە، باگراوندەکەی تۆخە کە ئەوە بەڕاستی کارێکی باش نییە لەبەر ئەوەی دەبێتە هۆی شاردنەوەی دیمەنەکانی فیلمەکە. ئەگەر لەبەر هەر هۆکارێک باگراوند بەکارهێنرا باشترە ڕەنگەکەی تۆخ نەبێت، ڕەنگەکەی ترانسپێرنت یعنی ڕوون و ئاشکرا بێت تاکو بتوانی ژێرەوەی ئەو باگراوندەش دیمەنەکانی ببینی و نەشاردرێتەوە. ئەوە یەکێک لە دیمەنەکانی مستەر ئەند مسس سمیت کە براد پیت و ئەنجلینا جۆلیە لە شوێنێک وەرمان گرتووە، نووسراوە کەواتە تۆ قسەزانیت. کەواتە تۆ قسەزانیت. قسەزان هەست دەکەم زۆر سروشتی نییە لە ڕووی ڕۆنانەوە، قسەزان هەیە وەکو وشە، بەڵام دەکرێت بڵێ تۆ زۆر زانیت، تۆ زیرەکی لە قسەکردن. بەڵام ئێستاش هەر وەکو نمونەیەک باسمان کرد، ئەگەنا وەکو کێشەی تێدانە، بەڵام باشترە تێکستەکە زمانێکی سروشتی بەکاربهێنرێت. تایبەتمەندێکی تر پچڕاندنی ژێرنووس بۆ دوو دێر. کە دوو دێر ژێرنووست هەیە، تۆ ناکرێ بە شێوەیەکی ڕەمەکی بێ دابەشی دووی بکەیت، دەبێت لە شوێنی گونجاو ئەو دابشکردن ئەنجام بدەیت. نابێ گرێ فرەیزێک بکرێتە دوو پارچە، نابێ ناو ئاوەڵ ناوێک لێک جیا بکەوێت، باشترە لەگەڵی یەک بێت، چکە خوێنەر مەجای ئەوەی نییە لێکیان گرێ بداتەوە ئەگەر ببنە دوو دێر. نابێ کار و ئاوەڵکارێک لێک جیا بکەوێت، باشترە بەیەکەوە بمێنەوە، باشترە پچڕانەکە لە شێوەیەکی گونجاو بێت یان بۆشاییەکان لە شوێنێکی گونجاو بێت. ئەگەر لەو گرتەیە سەیری بکەیت کە ئەوە تاڵانی گەورە یان لا کاسا دو پاپێل
ئەوەی ئیسپانیا و زنجیرە ئیسپانیا بەناوبانگەیە. ئەگەر سەیری دێری دووەم بکەیت بزانە بێتاوانە نا دوو جار نەنووسراوە، بەڵام نەی دووەم هی دەکردەوەکەیە، بەڵام بە جیان با بڵێن بەیەکەوە نووساوە. ئەوە هەڵەیەکە کە پێویستە ئێمە ئاگداری بین، هەرچەندە ئەوە هەڵەکە لە دوو دێڕی نییە، بەڵام ئەوە نمونەیەک بوو پێمان وایە بیرم لەو کەسە بێتاوانە ئەو دوایە نەدەکردەوە پێویستە نەی دووەم بخرێتە پاڵ دەکردەوە. تایبەتمەندی تر لە خاڵبەندی تەقەڵی بچووک عادەتەن هایفن بۆچی بەکاردێ؟ بۆی کاتێک کە جیاکردنەوەی وشەکانی دوو قسە کرد، کاتێک دوو ئەکتەری جیاواز قسە دەکەن، ئەو کاتە دەبێ هایفنێک یان تەقەڵێکی بچووک هەبێ بۆ ئەوەی قسەکەرەکان جیا بکاتەوە، بڵێ ئەوە قسەکەری یەکەمە، ئەوە قسەکەری دووەمە. وەک لەو وێنەیە دەیبینن کە تەقەڵی بچووک یان هایفن بەکارهێنراوە بۆ جیاکردنەوەی قسەکەرەکە، کە ئەوە کارێکی باشە. فۆنتی لار یان ئیتالیکس زۆر جار بەکار دەهێنرێ بۆ دەنگێک کە ڕەنگە پێویست نەکا ببیسترێ، یان بۆ دەنگی گۆرانی کە تۆ بە شێوەیەکی لار دەینووسی. مەبەستەکە ئەوەیە ئەوە تێکستی فیلمەکە نییە، ئەوە تێکستی گۆرانیەکەی. نیشانەکانی خاڵبەندی باسمان کرد، وەکو تەقەڵ بوو، ئەوانەی تریش دەکرێت بەکاربێ و کەوانە بەکاردێ، نیشانە پرسیار زۆر بەکاردێ، وێرگوڵ بەکاردێ، نیشانەی سەرسوڕمان بەکاردێت. کورتکراوەکان هەندێک جار لە ژێرنووسدا کورتکراوە بەکاردێ، بە تایبەتی ئەو کورتکراوانەی زۆر باون وەکو UN، ناسا، ناتۆ، مەجموعەیەکن کە هەموو خەڵک ڕەنگە بیان زانێ، بۆیە بەکاردەهێنرێ. هەرچەندە من لەگەڵ بەکارهێنانی کورتکراوە نیم بۆ ژێرنووس. فۆنتی جیاواز هەندێک جار فۆنتێکی جیاواز یان ڕەنگێکی جیاوار دەدەێت فۆنتەکەی، وەک لەو دیمەنە دیارە، ئەوە دەکرێت بۆ گۆرانی بێ، دەکرێت بۆ نمونە زانیاریەکی زیادە کە لە تێکستەکەدا نییە. بۆ نمونە لێرە کە باسی مۆزارت دەکا، ئەو وەکو مۆزارت وایە، بەڵام لە ئیشی کۆمپیوتەر. وەرگێڕی بەڕێز چووە دێڕێکی تری لە بنەوە زیاد کردووە، پێناسەی مۆزارتی کردووە کە میوزیک ژەنێکی بەناوبانگی ئەڵمانیە، بۆیە فۆنتێکی جیاواز بەکارهێنراوە. فۆنتەکە ڕەنگی سوورە، تاکو بینەر بە ئاسانی بزانێ کە ئەوە قسەی ئەکتەرەکە نییە، ئەوە ئیزافەیەکە، ئەوە جیاوازە لە تێکستی فیلمەکە. یان کاتێک دەنووسرێ بۆ نمونە دوای تێپەڕبوونی 9 مانگ، دوای تێپەڕبوونی 3 ساڵ، ئەوەش فۆنتی جیاواز بەکار بهێنرێ، خراپ نییە بۆ ژێرنووسەکان. سەرێکی ئەو دیمەنە بکە، ئەوە براد پیتە، بزانە ئەو ژێرنووسە هەڵەی زۆر تێدایە، هەڵەکانیش یەکەم شتی درێژدادڕی. گرفتە باوەکان باز دەکەین، یەک لە گرفتە باوەکان بریتیە لە درێژی تێکست. سەیری کە چەند دێڕ دەکات، بە تەنهانێت خانمەکە ناسنامەی گەشتەکەات، بە تەنها تەمەشایکە وەکو تێکستێکی زۆر دوور و درێژ دێتە پێش چاو. ئەوە یەکێکە لە گرفتەکان کە ڕەنگە تووشی ژێرنووسکار دەبێ، بەڵام دەبێ بزانێت چۆن خۆی لێ دەرباز دەکات. ئەوە ڕەنگە ئەوە بێ قسەکان هێندە بە خێرایی کراون، پێڕا نەگەیشتون هەر هەمووی بێکجار یان لەگەڵ دیمەنەکان بگونجێنن، یان گرفت هەیە لە سیمولیشنەکە، لە شوێن لە سپۆتینگ هاتنە ژوورەوە و ڕۆیشتنی ژێرنووسەکە و لەگەڵ بەراوردکردنی قسەکانی ئەکتەرەکە لەگەڵ تێکستی ژێرنووسەکە. ئەوە یەکێکە لەو گرفتانەی کە ڕەنگە زۆر لە ژێرنووسکاران تووشی دەبن، بەڵام پێویستە خۆیان لێ بپارێزن بەوەی کە لە قۆناغی سپۆتینگ دەستنیشانکردنەکە بە جوانی کاتی هاتنە ژوورەوەی ژێرنووسەکە دیاری بکەن لەگەڵ کاتی ونبوونی، هەروەها لە قۆناغی سیمیلیشن بەراوردکاریەکەی نێوان تێکستە وەرجێردراوەکە و قسە و دیمەنەکانی ئەکتەرەکە دەبێ گرنگی بەوەش بدەن تاکو تووشی ئەو کێشەیە نەبن. ئەوە فیلمێکی زۆر بەناوبانگیشە، مستەر ئەند مسز سمیت، ژێرنووسەکەش کەسێکی باشە، ئەو کۆمپانیای کردوتی کۆمپانیایەکی باشە، بەڵام ئەوە بەرچاو دەکەوێت
کە بەڕاستی گونجاو نییە بۆ ژێرنووس. خێرایی قسەکردن گوتمان ڕەنگەیەکێک لەو گرفتە باوانە بێ. هەندێک فیلم هەیە خۆی ڕتمەکەی زۆر خێرایە، بۆیە دەبێ گرنگی زیاتر بە قۆناغەکانی پرۆسەی ژێرنووسکردن بدەین، بە تایبەتی قۆناغەکانی سپۆتینگ دەستنیشانکردن و قۆناغی سیمولیشن کەواتە بەراوردکردنی نێوان ئەو قسەکەر و دیمەن و وەرگێڕانە. پێویستە پێشتر پلانی زیاتری بۆ دانرێ بۆ ئەوەی ئەو گرفتە چارەسەر بکرێت. هەندێک گرفتی تر باز دەکەین. ئەگەر چەند قسەکەرێک هەبوو لە هەمان کاتدا، ئەوە یەکێکە لەو گرفتانەی تر کە گوتمان چەند قسەکەرێک لە هەمان کاتدا ڕەنگە بەهۆی تەقەڵ بتوانی جیان بکەیەوە یەکەم ئەکتەرچی گوتووە دووەم ئەکتەرچی گوتووە، بەڵام هەندێک جار هێندە خێرایە ڕەنگە نەتوانی بربەست نابی کە بتوانی کۆنتترۆلی بکەیت. سیرکە لەو دیمەنەی سەرەوە براد پیت لەگەڵ ئەنجلینا جۆلی یەکێکیان براد پیت دەڵێ 5 ساڵ پێشێستا ئەو لە بن زارەوە دەڵێ 6 بوو، بەڵام دەرنەکەوتووە کامیان ئەو 6 هی کامیانە قسەکردنەکە هی کامیانە. بۆیە زۆر گرنگە ژێرنووسکار لە کاتی ژێرنووسکردندا زۆر بە وردی ئەو قسەکان بۆ ئەکتەرەکان بگەڕێتەوە. زۆر جارش یەکێک لە کێشە و گرفتە باوەکان بریتە لە شێوازی قسەکردن. هەندێک شێواز هەیە نافەرمیە، پڕیەتی لە سلانگ و لە ئیدیۆم و لەو دەستەواژە ناوچەیانەی کە ڕەنگە هەموو کەسێک تیان نەگا. بۆیە ئەوەش دەبێتە سەر ئێشە بۆ ژێرنووسکار بۆ وەرگێڕ پێویستە ئەوەش ڕەچاو بکرێت بە تایبەتی لە کاتی گۆڕینی ئەو قسانە بۆ نووسین بۆ نووسینێک کە خێزان و هەموو خەڵکێک ڕەنگە سەیری بکات. گرفتێکی تر بریتە لە بوونی گۆرانی لە ناو فیلم. هەندێک ژێرنووسکاری بەڕێز پێیان وایە گرنگ نییە گۆرانێکە وەربگەڕدرێ یان نە، بەڵام نەخێر، گۆرانی بەشێکە لە فیلمەکە و ڕەنگە ئەو تێکستەی کە لە گۆرانەکەدا هەیە وشەیەکی دوو شەی چەند دەستەواژەیەکی تایبەت کرابێ بەو دیمەنەی کە بۆی دانراوە. ئێستا لەو دیمەنەی خوارەوە دەیبینن کە لە زنجیرەی لا کاسا دو پاپێل کە پرۆفیسۆر و باندەکەی ئەوە گۆرانێکی زۆر خۆش لەگەڵی هەیە، بەڵام هیچ تێکستی ئەو گۆرانیە بۆ ئێمەی بینەر یان بۆ بینەرانی کە زمانی یەکەم نازانن زمانی فیلمەکە نازانن وەرنەگێڕراوە. لە گۆرانێکەش باسی هەواڵگری و باسی کاری با بڵێن هەواڵگری دەکا و چەند بەشێکی تری ڕەنگە پەیوەندی هەبێ بەو دزین و بەو پلانەی کە ئەوان دایانناوە جێبەجێ بکەن. بۆیە پێویستە گۆرانیش گرنگی پێ بدرێت هەتا بکرێ تێکستەکەی هەبێ فۆنتێکی جیاواز بەکاربێنرێ ڕەنگە باشتر بێ بۆ بینەر. بۆی دەڵێن گرنگە بینەر ناوڕۆکی گۆرانەکە بزانێ بە جۆرێک کە بگونجێ لەگەڵ دیمەنەکانی سەر شاشەکە. گرفتی تر گرفتی فرەزمانی. هەندێک فیلم هەیە چەند زمانێکی تێدا بەکارهێنراوە، بۆیە زۆر گرنگە بتوانی ئەو زمانانە یان بە ڕەنگی جیاواز یان بە فۆنتی جیاواز جیا بکەینەوە بۆ خوێنەر. ئەگەر فیلمێک ئینگلیزی و عەرەبی بوو، ئینگلیزی و تورکی بوو، تۆ ئەگەر هەموو یەک فۆنتت دانا ڕەنگە هەندێک سەرێشە بۆ بینەر دروست دەکەی، بەڵام ئەگەر بینیت زمانێکی ترە ڕەنگە بەکارهێنانی ڕەنگێکی تر بۆ فۆنتەکەت وا بە بینەر بڵێ کە ئەوە بۆیە فۆنتەکەم گۆڕیوە چونکە ئەوە زمانێکی تر بەکاردێنێ نەک زمانی یەک زمانی سەرەکی فیلمەکە. وشەی خراپ زۆر جار کێشە بۆ ژێرنووس دروست دەکات، یان وشەی نەشیاو یان تابوو وێردز یان سوێر وێردز پێیان دەوترێ. ئەوانەش زۆر جار لە فیلمەکان بینیومانە هەندێکی تەرجەمەی وشە بە وشە کراوە کە بەڕاستی نەشیا و نەگونجاون بۆ کللتورێک ئەو کللتورەی کە زمانەکەی ژێرنووسی پێکراوە گونجاو نییە، چکە ڕەنگە خێزان دانیشت بن، ڕەنگە منداڵ دانیشت بن، تەمەنی جیاجیا دانیشت بن، بۆیە
دەبێت ڕەچاوی کللتور بکەیت لە کاتی وەرگێڕانی وشە خراپ و نەشیاوەکانی وەکو یعنی ئەوانەی کە بەکاردەهێنرێن کە زۆر باوەن بە نەفرەتبی زۆر ئاساییە زۆڵ ئاساییە هەندێک جار بێمێشک بەکاردەهێنرێ بۆ شاردنەوەی ئەوانە شتێکەیە دیاردەیەکە پێ دەڵێن دیاردەی یوفێمیزم کەواتە وەکو شیرینکردن و جوانترکردنی ئەو وشە نەشیاوانە لە بەردەم خوێنەری خۆمان کە ئەوە ڕەنگە دەربازت بکات لە هەندێک کێشەی خراپ بەڵام ئەوانەی زۆرتر بەکاردەهێنرێت بە نەفرەتبی نەفرەتی یان زۆڵ یان بێمێشک ئەوانە زۆر بەکاردەهێنرن و کێشەشیان نییە. هەندێک گرفتی تر گرفتن تایبەتن بە چەمکی کللتوری وەکو گوتمان هەندێک بنزاری ناوچەیی هەیە بەکاردێ هەندێک ئیدیەم هەیە هەندێک سلانگ هەیە بەکاردەهێنرێت کە ئێمە ڕەنگە لە کللتوری ئێمە زۆر باو نەبێ یان تێگەیشتنی ئەستەم بێ بۆیە ژێرنووسکار و وەرگێڕ دەبێت زۆر شارەزایانە مامەڵە لەگەڵ ئیدیەمەکان و لەگەڵ سلانگ و لەگەڵ بنزارە ناوچەیەکان بکەن بۆ ئەوەی بە شێوەیەک بێ کە بینەر بە ئاسانی تێی بگات. وەرگێڕانی نوکتە خۆی لە خۆیدا کێشەیە چونکە نوکتەش بەندە بە کللتوری دیاری کراو بۆیە ڕەنگە لە کاتی وەرگێڕانی هەر نوکتەیەک هەمان کاریگەری و هەمان پێکەنین دروست نەکە لە دوای وەرگێڕانی چونکە هەندێک نوکتە هەیە بەندە بە وشەی دیاریکرا و بەندە بە شێوازی گۆکردنی وشەکان کە ئەوە لە زمانەکەی کە وەرگێڕانی بۆ کراوە ئاسایی نییە. گرفتی تر گرفتی پند هەندێک جار لە فیلمەکان لە ڤیدیۆکاندا پەندی پێشینان و قسەی نەستەقمان بەرچاو دەکەوێت کە بۆ ئەم کارە ڕەنگە لە زمانی مەبەست پندێکی تر بەکاربێ بە مقابلی ئەوە یان نێزیک لەوە بۆ هەمان مەبەست بەکاربێ ئەگەر هەر نەبوو ئەو کاتە دەتوانین پەنا ببینە بەر ڕوونکردنەوەی زیاتر. کاتە چیمان دەست دەکەوێت لە کۆی ئەو هەموو قسانەی کە کردمان پێویستە چی بکەین لە کاتی ژێرنووسکردن و لەو پرۆسەیەدا. یەکەم شت دەبێ پەلە نەکەین. پەلە نەکردن چارەسەری زۆر کێشەمان بۆ دەکەن. ئەگەر سەیری ئەو وێنەی خوارەوە بکەیت دەرفەتەکە کە وەک و ئامێرێک سێرێکی خۆمان بکەین یەک وەکو یان وەکو پێکەوە سێرێکی دەبێ بڵێ سەیرێکی خۆمان بکەین ئەوە لە ئەنجامی پەلەکردنە لە ئەنجامی نەزانین نییە. بۆیە یەکەم ڕاستپاردەی ئەوەیە لە کاتی ژێرنووسکردن پەلە نەکەین. دووەم ڕاستپاردە بەکارهێنانی فەرهەنگ. بەڕێزان بڕوا بکەن لە هەندێک ژێرنووس وشەی هێندە سادە بە هەڵە وەرگێڕانی بۆ کراوە کە ئەگەر کەسێکی کەمێک شارەزا یەک تۆز خولیایەوەی هەبێ فەرهەنگ بەکاربێنێ زۆر بە ئاسانی دەزانێت مانایەکەی چییە. بۆیە بەکارهێنانی فەرهەنگ با ببێتە کللتور لەلایەن ژێرنووسکار و لەلایەن وەرگێڕەکانەوە چونکە هیچ کەسێک هەموو وشەیەک نازانێ هەر وشەیەک ڕەنگە چەندین واتای هەبێ بۆی زۆر گرنگە فەرهەنگ بەکاربێن. سیرکردنی بابەت جارێک بۆ تێگەیشتن پاشان وەرگێڕان. ئەو هەڵانەی کە لە بەرچاون ئەو هەڵانەی کە بەرچاو دەکەن زۆربیان هی ئەوەن کە یەکسەر وەرگێڕان دەست پێ دەکرێت ئەو کە ئەوە هەڵەیەکی گەورەیە. ئەگەر تۆ دەتەوێت فیلمێک وەربگێڕی سەرەتا سەیرێکی بکە بابەتێکی ڤیدیۆیی سەرەتا سەیری بکە تا کۆتایی سەیری بکە بە مەبەستی تێگەیشتن. لەبیرتانە لە پرۆسەکانی ژێرنووسکردن وتمان تێگەیشتن گوێگرتن بۆ تێگەیشتن پاشان وەرگێڕان بێت. ورد بە لە دەربڕین هەر لە کۆڵە خۆت مەکەوە. دەربڕینەکانت دەبێ ورد بن دەبێ مانا بدەن دەبێ سروشتی بن لە کاتی ژێرنووسکردندا. ئەوانەی بینەری فیلمەکان و ژێرنووسەکان دەبینن دەزانن من مەبەستم چییە. هەندێک جار ژێرنووسێک دێتە پێش چاوت ڕەنگە نەزانی مەبەستی چییە تێی نەگەی بۆیە هەست بە بێزاری دەکەی و تام و چێش لە فیلمەکە نابینی. زانیاری گرنگ پێش بخە یعنی پرایۆریتی بدە زانیاری گرنگ. ئەگەر هاتۆ تۆ وەرگێڕانت بۆ دەقێک درێژ بوو کامە وشە لا دەبێت ئەو وشانە بهێڵیتەوە کە زۆر گرنگە
بۆ منە کە دەڵێ thank you very very much ئەگەر دوو vێریت هەبوو ئاساییە vێریەک لا بدەیت بەڵام ئاسایی نییە thank-you-کە لا بدەیت ئاسایی ینی زانیاریە گرنگەکان بهێڵەوە اینجا لە کاتی دەستکاریکردندا هەوڵ بدە دووبارە دای بڕێژە و دووبارە ڕێکی بخەوە هەوڵ بدە زمانێکی سروشتی بەکاربێنی و خوێندنەوەیەکی بێ گرێ و گۆڵ پێشکەش بە بینەر بکەیت خوێندنەوەیەکی بێ گرێ و گۆڵ پێشکەش بە بینەر بکەیت بینەر خوێنەرە خوێنەری دەقەکانی تۆیە ئەگەر لە خوێندنەوەکە ئەگەر لە دەقەکەی تۆدا زمانێکی ناسروشتی هەبوو ئەگەر خوێندنەوەکەی گرەی تێدا بوو تاسەی تێدا بوو زۆر بە نەرمی نەڕۆیشت ئەوە کێشە بۆ ئەو کەسە دروست دەکەیت لە چێژوەرگتن لە فیلمەکە و لە تێگەیشتن لە فیلمەکە و تەنانەت لە وەرگرتنی بەرهەستێکیش ئینتباعێکیش لەسەر پرۆسەی ڤیدیۆ دروستکردن بە شێوەیەکی گشتی بەڕێزان من بڕیارمدا بوو بۆ کاتژمێرێک قسە بکەم ئێستا خەریکە تەواو دەبم هەندێک بەرنامەی زۆر باشن کە بۆ ژێرنووسکردن بەکاردێ بەرنامەی DVX Helen Media Subtitler هەیە ئەوە لۆگۆیەکەیتی بەرنامەی سەب ئیدیت هەیە بەرنامەی AG Sub هەیە لەگەڵ بەرنامەی سەبتایتل وەرکشۆپ هەیە کە ئەوانە هەمویان بەرنامەی زۆر بەسوود و سۆفتوێری زۆر بەسوودن و هەمووشیان ڤێرژنی فریان هەیە کە دەتوانن بەکاری بێنن بۆ ئەنجامدانی کاری ژێرنووسی ئەگەر هاتوو خولیاتان هەبوو لەو بوارە بۆیە من زۆر سپاستان دەکەم بۆ گوێگرتنتان ئەو کاتژمێرە لەگەڵمان بوون هێوادارین توانی بێتمان زانیاری بە ئێوەی بەڕێز ببەخشین ئێستا ئێمە دەرگای گفتوگۆ دەکەینەوە ئەگەر بەڕێزێک سەرنجێکی هەیە دەستی بەرزکاتەوە ئەو بەڕێزان لە کۆنترۆلی ئەکادمیای مێگاماین کەسەکان هەڵدەبژێرن بۆ ئەوی مایکەکانیان بکەنەوە دوگمەی دەست بەرزکردنەوە لە خوارەوە هەیە بەڕێزان لە پارتیسیپنتس لە خوارەوە ڕیز هاند هەیە ئێستا لای من ئەوەی یەکەم دەستی بەرز کردەوەتەوە کاک دڵشادە کاک دڵشاد جەعفەر محەممەد دوای ئەوە نارین محەممەد شێخە دوای ئەوە لە لای من هەیە کاک شەماڵ ئەگەر مایکی کاک دڵشاد بکەوە با پرسیارەکەی بکات بەڕێزان هەوڵ بدەن یارمەتی برادرانتان بدەن بۆ ئەوەی هەموو بەشدار بن لە خولەکێکدا ئەگەر پرسیارێکت هەیە سەرنجێکت هەیە بیخەڕوو ئەگەر پێویستی بە وەڵام بۆ ئێمە وەڵام دەدەینەوە ئەگەر نا پێشوەختە سپاستان دەکەین بەڕێزان لە لای ئێمە ئەوەی دەستی بەرز کردێتەوە دیارە بەو سەڕێ دەینە خوارە تاکو کاتمانێ کاک دڵشاد فەرموو پێشچی دەستخۆشی لێ دەکەم دکتۆر گیان زۆر سپاس بۆ ئەو سمینارە و وەرکشۆپە بە سوودەی ئەوڕۆ دڵنیاین کە ئیستیفادەی هەیە و ئیستیفادەشی دەبی چاوەڕێی زیاتر لە بابەتی تر دەکەین ئینشاڵڵا لە جەنابتان و لە دەستەی ئەکادمیای مێگاماین پڵەس دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەین دوو پرسیارم و یەکەمیان یەشیان دەستخۆشیە لەوەی کە بۆ وشەی ینی ئەمن دڵم خۆش دەبی وشەی کوردی دەبینم بەرامبەر وشەیەکی ئینگلیزی بۆ نمونە ئەو ترانسکرایبە گەر ئەو وشە نوێ بەڕاستی بە من زۆر دڵخۆشیە هیوادارین ئەگەر جەمعیەک یان شوێنەکەبی بتانین هەندێک خەڵکێ دەتوانی اختراعی وشەی جوان بدا و بە لێکۆڵینەوە و بە چیکردنەوەی جەنابتان بتانین هەندێک شت بکەینەوە باش دەبی ئەوە یەک دووەم پرسیارێکم هەیە دەربارەی هەندێک فیلم لە بۆ نمونە هەندێک فیلمی هیندی هەیە تەرجەمە دەکرێت ئەمە دڵنیاین لەوەی کە قسەکەری هیندی و یان زمانزانی هیندی لەوانەیە نەبی لێرە بەڵام ئەوە لە سۆرس لانگویجەکە دەکرێتە ئینگلیش و لە ئینگلیزی دەیکەینە کوردی زۆر جار هەیە ئەوە لە تێکست لا دەداتو وەک ئەشارەزایی جەنابتان ئامۆژگاری چییە لۆ ئەو حاڵەتە ئایا چ بکەین باشە لۆی هەتا لە ناوەڕۆکی تێکستەکە لا نەدەین و زۆر سپاس بە کات لۆ برادرانی خۆشبی زۆر سپاس کاک دڵشاد سپاس دەکەم
سپاس بۆ دەستخۆشیەکەت ئێمە هەوڵ دەدەین بە پێی توانە ئەگەر بکرێ وشەی گونجاو بۆ ئەو وشە دەستەواژانە بدۆزینەوە کە تا ئێستا ڕەنگە لە زمانی کوردی نیە بە هەوڵ و کۆشی هەموو لایەک هەوڵ دەدەین لە ئەکادمیا ئەو کارەش جارجارە جێبەجێ بکەین. سەبارەت بە پرسیارەکەت لەبارەی وەرگێڕان خۆی قسەیەکی وتەیەکی بەناوبانگی ئیتاڵی هەیە دەڵێت translation is treason. وەرگێڕان خیانەتە، وەرگێڕان ناپاکیە کە تۆ ئەگەر شتێکت وەرگێڕا ڕەنگە 100% وەکو خۆی نەتوانی وەری بگەڕی، ئەوە ئەگەر لە زمانی ڕەسەن لە زمانی ئەسلیەوە وەری بگەڕی چ جایەوەی ئەتوو زمانەکە لە زمانی دووەم و سێمەوە بێ کەواتە دووسێ پێیتر دوور دەکەوێتەوە. من لەگەڵ ئەوە نیم وەرگێڕان لەسەر زمانی دووەم و سێم بکرێ، هەتا بکرێ لەسەر زمانە ڕەسەنەکە بکرێ ئەگەر کەسانی گونجاو هەبن بۆ ئەوەی ئەو کارە بکەن. زۆر سپاس بۆ پرسیارەکەت. کەسی دووەم کە دەستی بەرز کردبەوە نارین محەممەد شێخە. فەرموو نارین خان. ئێوارەت باشکار دکتۆر. باشتر ئەگەر دەنگت تۆزێک زۆر خۆشحاڵم کە دکتۆر جارێککە بەڕێستم بینی لە ئەڵایڤەدا. سپاس دەکەم بەوەی کە چەند شتێکم ژێر نەسیب کردووە هەندێک تێبینیم هەیە لەسەر ئەو کارانی کە کردبوو بۆ منە زۆر جارە شت هەبوو ئاستەنجێک کەوداتە بەردەمم کاتی دەمەویست شتێک ژێرنووسی بۆ بکەم بۆ منە فیلمێکی ئەجنەبی بێت ژێرنووسەکەی عەرەبی بوو من کات ژێرنووسی کوردیم بۆ کردبووە ئەگەر لایەنە تەکنیکیەکە خۆم کە کردم ئاسانتر بوورەوەی کە لایەنە تەکنیکیەکە بدەمە کەسانی شارەزە بۆ پێیکە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی ئەو دوودێرانەی کە دایدەنێ لە ڕووی پنکچوێشنەوە دەتوانی زیاتر تەحەکوم بە ئیشەکە بکەین. تایبەتت هەیە نارین خان؟ بەڵێ بەس زۆر جار من وەکو ژێرنووسکات چۆن بتوانم سەرکەوتووە بم لەوەی کە ئەو فیلمە یان ئەو بەشێک هەڵدە بژێرم بۆ من ئەگەر زانستی بێ یان یاسایی بێ هەندێک زەحمەتە لەوەی کە تۆ فیلمێکی کۆمەڵایەتی هەڵدە بژێر یان دۆکیومنتارێکی کۆمەڵایەتی هەڵدە بژێر. ئەو پرسیارەکەم بۆ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەست خۆش بی نازانم ئەگەر لە پرسیارەکە گەیشت بمیانە بەڵام باشترە ئەو کەسانەی کە وەرگێڕان دەکەن بۆ ژێرنووسێک هەوڵ بدەن ئەگەر پێش ژێرنووسکردنەکە بێ بخوێنەوە لەبارەی بابەتی ئەوە ئەگەر خاستن ئەگەر بابەتێک زانستی بێ ئەکی داراوە و دەستەواژەی تایبەت بە خۆی دەبێتن بۆیە باشتر وایە لەو بوارە وەرگێڕان بکەیت کە خۆت تێیدا باڵا دەستی کە خۆت تێیدا دەتوانی بە زمانەکە بوەستی. زۆر سپاس. کاک وشیار ڕەمەزان لای من. سڵاو کاک دکتۆریان. سڵاو دەبێ مامۆستا. سپاس خۆشحاڵم کە گوێم لێت لەم لایڤەیە. ڕاستەکەی من لە سەرەتای سیمینارەکەەوە هەندێک تێبینی و پرسیارم لا دروست بوو بەڵام لە درێژەی سیمینارەکە وەڵامەکانم وەرگرتەوە تەنها ویستم دەستخۆشی لەکەم. سپاس دەکەم سەرکەوتوبی و بەڕاستی کەسێکی مادوونە ناسی هەمیشە هیوای سەرکەوتنە بۆ خوازم کاک دکتۆریان. دەستە خۆش دەرفەت من بە برادرانی تر. سپاس. سپاس بەڕێزی مامۆستا. سپاس دەکەم. دەستەکان خۆش بێ. سپاس. کاتێکی خۆش بێ. بۆیەوە شەڕوە. سپاس. هاي عفو لای من ڕێبین بەکر کەریم. مامۆستا جاماشی. سپاس دەکەم ڕێزی. دەستە خۆش بە پێشکەشتی بۆ سیمینارە جوانانە. پرسیارەکەی من بە کورتی بە دەنگت زۆر نزمە لای من ئەگەر تۆزێک دەنگت بەرزکەیتەوە. عفو ێستا باشە؟ بەڵێ جان. بە کورتی بە وختیوە ناوی چەند بەرنامێکی هەنە بۆ سەبتایتڵین بەکارێ وتم بزانم ئینشەڵا لە ئایندە بەرنامە هەیە بۆ چۆنێتی شپێکردنی و بەرنامانە تەکنیکەکانی مەقسەم چۆن سەبتایتڵین بۆ بەرنامانە بکەین. ئینشاڵڵا ئێمە مەجموعەیەک سیمینارمان لەبەردەستە لە بەرنامەدایە ڕیارمانداوە هەفتانە سیمینارێک دەکەین بەڵام خولی تایبەتیشمان دەبێت بۆ کەسانی تایبەت مەسەڵەن کەسێک دوو کەس سێ کەس ڕەنگە بتوانین بە تایبەت لەسەر بەرنامەیەکی دیاریکراو ڕاهێنان بکەین لە پەیوەندیدا بە کاکرێبین ئینشاڵڵا ئەو مەجالەش دەرەقسێنین. عفو یەک پرسیارێکە مامۆستا ئەم سیمینارە لێرە کۆتاییە یان بینیکەشی بە دوایە؟ هەفتانە بەلای کەم سیمینارێکمان هەیە بەڵام شەرت نییە هەمووی لەسەر ژێرنووس بێت. ڕەنگە هەفتەی داهاتوو باسی وەرگێڕانی زارەکی بکەین ڕەنگە باسی چۆنێتی ئەنجامدانی توێژینەوە بکەین چکە بوارەکانی ئەکادیمیا سێ بواری سەرەکیە پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاری هەوڵیش دەدەین فرەیەک هەبێت تەنەوعێک هەبێت لەو سیمینارانەی کە پێشکەشی دەکەین کاگرێت. دەستەکان خۆش. زۆر سپاس بەڕێزی.
لای من ناوی های سپێکە نازانم ناوی خۆی نییە های سپێک وان نووسراوە ئەگەر مایکەکەی دەکەیەوە ئەگەر نا کاک بەهمەن لە دوای ئەو کاک بەهمەن بەڵێ پێشەکی دکتۆر گیان زۆر خۆشحاڵم بەناسینت دەست و خۆش بێت سپاس دەکەم قوربانە مەمنونتم من لە وڵاتی نەرویجم حەزەکەم بەڕاستی بەشداری لە هەموو ئەو کۆبوونەوەی کە بڕز ئەنجامیە دەیت بتوانم بەشداری بکەم پرسیارێکم هەیە سەبارەت بە وەرگێڕان بەنسبەت خۆمەوە بیر بۆچنی خۆمە وەرگێڕانەکە وا باشتێکە تەرجمەی حرفی نەبێت بەڵکو تێگەیشتن بێت نازانم ڕاوبۆچوونی بەڕز لەو بارەیەوە چییە زۆر باشە زۆر سپاس کاک بەمان خۆشحاڵین کە لە نەرویج و لەگەڵمانی و بە دڵنیاییشەوە لە پەیوەندی دەبین ناو داخلی داتەبەیسی ئەکادمیا دەکەین تاکو هەر کاتێک چاڵاکیەک هەبوو ئەو کاتە ئاگدار دەکرێەوە و ڕەنگە بتوانین سود لە ئەزمموی جەنابیشت وەربگرین ئەگەر هاتوو دەرفەت هەبوو بۆەوە سەبارەت بە پرسیارەکەت من 100% لەگەڵتم بە هیچ شێوەیەک word for word translation باش نییە ڕەنگە لە هەندێک بواری زۆر تەسکی تەکنیکی نەبێ کە ڕەنگە هەنگاوەکان بن ئەگەر نا word for word translation باوی نەماوە و زۆریش پشتی پێ نابەسترێ منیش لەگەڵ ئەوەم شتێکە کە پێی دەڵێن semantic translation واتە وەرگێڕانی واتایی وەرگێڕانی واتاکە واتاش ڕەنگە واتای شاراوە و واتای با بڵێن کراوە و ئاشکرا هەبێ من لەگەڵ واتا گشتیەکەم هەندێک جارۆک و گوتمان لە دەقێکدا نووسەر شتێک دەڵێ لەو دیوی دێڕەکانەوە لەو دیوی وشەکانەوە وەرگێڕی سەرکەوتوو ئەوەیە بتوانێ پێی بەو مانا و مانا پەنهان و شاراوانە ببە کە نووسەرە ئەسلیەکە نووسینەکەی بۆ نووسیوە خۆگەر نووسینێکی ئاسایی بووە ڕەنگە خۆی ماندوو نەدەکرد ڕەنگە بە زمانێکی سادە دەیگوت و پەیامەکەی خۆی دەگەیان بەڵام ڕەنگە پەیامێکی لە ژێرەوە هەبێ بۆیە منیش لەگەڵت هاوڕام کە بە تێگەیشتن وەرگێڕان بکرێ وەرگێڕانی واتایی بکرێ نەک وەرگێڕانی وشە بە وشە زۆر سپاس دووبارە کاتمان ماوە کاک بەختیار فەریق مایکەکەی کاک بەختیار بکەنەوە ئەو های سپێک فەرموو گوتمان ناوەکان بنووسن بۆیە های سپێک بورە دکتۆر جان وڵای ترێکسەر لەسەر کۆمپیوتەرەکە بۆ شێوەیە هاتووە ناوی نەکەم ناوم پێێنێ من ویست داوام سپاس دکتۆر بۆ سیمینارەی پێشکەش کرد نازانم دەنگم هەیە بەڵێ کاک دریس جان فەرموو ڕاستەکەی چەند پرۆگرامێکی بەسوودت دانام بۆ ژێرنووسکردن بەڵام ڕاست پێران نەگەیشتم من بیان نووسمەوە نازانم چۆن دەتوانین بیان نووسینەوە بۆی بچینە سەری و خۆمان لەسەر ڕابێنین یان ئەو سیمیناری تۆ کە خۆتان ڕیکۆردتان کردووە لای لە شوێنێک دانێن ئێمە جارێکتە دەتوانین بچینە سەری بەڵێ بەدڵنیایی کاک دریسجان ئێمە ڕیکۆرد کراوە لە دوو شوێنی جیان ڕیکۆرد کراوە ڕەنگە ئەگەر پێویستی بە مۆنتاژکردێکی کەم هەبێ ئەگەر نا دوایەوە هەلەو گروپانەی کە دروستمان کردووە ئەو گروپانەی وەتسئەپ و ڤایبەر و ئیمێلەکان لینکەکە لەگەڵتان شێر دەکەین دوایەوەی کە لە یوتیوبی ئەکادمیا یوتیوبی کەسیەکان شێرمان کرد لەگەڵ ئێوە شێری دەکەین انشاءالله باشە بەڕێزم زۆر سپاس کاک بەختیار فەرموو سڵاو لێبێ کاک دکتۆر سڵاو لە هەموو بەشدار بووان ئەوەی ڕاستی بی من داواکاریەکەم هەبوو لەگەڵ پێشنیارەکە بزانم بەشێکی داواکاریەکە وەڵامەکەم وەرگرت ئەویشەوە بوو کە ئەوە تەخوازم بەرنمەیەکی فێرکاری بۆ بەرنامە ژێرنووسکراوەکان ئیتر بەرنمەیەکی وها بڵێن سادە بێ کە هەموو کەسێک بتوانێت بەکاربێنی لە ڤیددیوەکدا یان لە سیمینارێکدا وها پێشکەش بکرێ زۆر خۆشحاڵ دەبم ئەوە هەوڵ دەدەم بە کورتی پێشنیارەکەش بڵێن پێشنیارەکەشم ئەوەیە کاک دکتۆر بەڕاستی پێم باشە سانسۆر بخرێتە سەر تەرجمە بە تایبەتی ئەو تەرجمەی کە لە تەلەڤیزیۆنەکان دەکرێت بە تایبەتی تەلەڤیزیۆنە لۆکاڵیەکان لەبەر ئەوەی لەگە ڕێزم بۆ وەرگێڕە باشەکان بەڵام وەرگێڕی وا هەیە بەڕاستی تێکستەکەی تێکدا مانەکەی تێکدەدا و زۆر شت هەیە کە ئێمە دەزانین ئەوە ڕاستیەکەی نییە بەو شێوەیە بەڕاستی وەرنەگێڕاوە بوو نمونە زۆر جا لە فیلمی هندی جێمان لێ بووە کە بوون منە فیلم هەندیەکە بەخۆی بە زمانی سۆرانیە کە بە هندی قسەی دەکەن کەسێکی پاکستانی دێتە ناو بەرنامەکە دەبێتە بادینی گێتە دەناو فیلمەکە دەبێتە بادینی ئیترمە دەزانین بەو شێوەیە نیە بەڵام ئەوها دەکرێت و
ببورن هەروەها دکتۆر زۆر شتی بکە تێبینیم کردیە کە بەڕاستی هەڵی زۆر زەقن بۆ نمونە مسلسلێک دوبلاژ دەکرا کە مسلسلەکە ناوی حەریم سوڵتان بوو بە عەرەبی بە کوردی نووسرا بۆ هەرێمی سوڵتان یعنی هەڵەیەکی زۆر گەورە و زەخم کە ئەمە هەموو دەزانین حەریم واتە ئافرەت واتە خێزانی سوڵتان واتە ئافرەتی سوڵتان حورمەی سوڵتان کە ئەوە نووسرا بۆ هەرێمی سوڵتان کە ئەوە تایتڵی فلیمەکە بوو کەواتە ئەگەر هەڵا لە تایتڵی فلیمەکە بکرێ یاخۆت مسلسلەکەی بکرێ دەبی لە ناوەڕۆکەکەی چۆن بێ ئەوە زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ پێشنیارەکە دێمە لە ئەکادمیا بەجددی وەریدەگرین هەوڵ دەدەین ئەگەر بتوانین ڤیدیۆی فێرکاری ئامادە بکەین بە دڵنیاییەوە لەگەڵتان بەشداری پێ دەکەین. کاک محەممەد عومەر کاک محەممەد باش کاک بەختیاری کاک محەممەدە کاک محەممەد فەرموو. ئەگەر کاک محەممەد نییە بڕۆ سەر کاک شەماڵ پەیام عەزیز. پەیام خان فەرموو. ئەسلامو کاک دکتۆر. زۆر سپاس بەڕێزی. شکریاوارە باش بۆتەوە بۆ هەموو بەشداربوونی بەڕێز. زۆر سپاس بۆ ئەو کاتە بۆ هەمەهارە کەوکە ئیسفادەیەکی ترمان لێکرۆک هەر خەرمانێکی تری بەخشینەکان سپاس دەکەین. پێشنیارێکم هەبوو زەحمەت نەبێ ئەو پرسیارێکی بەسیتە حەزت بنوێم بەنسبەت پێشنیارەکەی لە ڕاستیە کاتەکەی تۆزێک نەهونجاوە لە ڕاستیە ببوورە بۆ ئەو قسەیەش بەس بۆ ئێمە وەکو هاوسوایف و وەکو مەڵتی فانکشن ومێنێک لە سۆسایەتیە لە ڕاستیە ڕەنگە بۆ ئەو بەڕێزانی لە دەرەوەی وڵاتنیان بە شوێنێکی کە بەشدارت کاتەکەی ئاسایی بێ بەس بۆ ئێمە تۆزێک کاتەکەی وتم ئەگەر پێش و پاشێک کەوتبا بۆ چالاکیەکانی کە مەمنونەوین. دەست خۆش بێت هەوڵ دەدەن لە پەیوەندیدا بن بزانین چ کاتێک بۆ زۆربەتان گونجاوە لە ڕێی ئەو گروپانەوە هەوڵ دەدەین. باشە لەبەر کاتی نوێژ و نان خواردنەوە ئەو شتانە بە گوێرەی لۆکەڵ تایمی خۆمان خۆتەزانی تۆزێک بۆ ئێمە زەحمەتە. زۆر سپاس دەکەین. دەستت خۆش بێت سپاس بۆ سوالەکەش زۆر مەمنون سپاس دەکەم. بەنسبەت سوالەکەی یان زۆر جار کە شتێکی ژێرنووس تەرجەمە ئەەکەین پێشتر ترانسکریپشنەکەیمان پێ ئەدەن ئەو شەریکەیە یان ئەو جێگە لەو کاتێ ئەوە چێتە بابی نووسینی تەرجەمەی دەنگیەوە یان بە تەرجەمەی نووسینەوە بگورە لە پرسیارەکەت لە بەشی یەکەم پێیان خان بەس عەفوان بەشی یەکەم بەس تەنها هەر زۆر زار لەو کاتەوە بەس پرسیارەکەم لەسەر ئەوە بوتم کە زۆر جار وەرگێڕانێکی ژێرنووسەکەین ئەو جێگای ئەو شەریکەیان ئەو شوێنە ئەو کۆمپانیایە دقەکەمان پێدەن بە نووسین ترانسکریپتەکەیمان پێدەن لەو حاڵەتە ئەچێتە بابی وەکو ناو ئەچێتە بابی تەرجەمەی دەنگیەوە یا تەرجەمەی نووسینەوە ئەوەی تۆ بەس تێکستەکە دەکەی ئەوە تەرجەمەی نووسینە و بەڕاستی ئەوە باش نییە ئەگەر فیلمەکەت نەبینی بێ یان فیلمەکە لە بەردەستت نەبێت ئەزەمە بەستم ئەوەیە بزڵ زۆر جار ئەو هەشت ئەوەی تۆ دەیکەی بەس سکریپتەکەت لە بەردەستە هەموو کاتەکانیشی تێدایە بەڵام تۆ فیلمەکەت نەبینیوە بۆیە ئەوە دەبێتە تەرجەمەی نووسین لەو کاتە بڵێ بۆ نمونە تۆ ژێرنووسێکەکەی پێت بەو کەسە ئەو ترێ ژێرنووسکار یا پێوترێ وەرگێڕ تۆ ئێستا لەو کاتە تۆ وەرگێڕی تۆ ئیشی ژێرنووسەکە ناکەیت ژێرنووسەکە وەکو کارێکی تەکنیکی کەسێکی تر دەیکا بەڵام خۆ دەبێ ئەوانش پێداچوونەوە هەڵەگر و هەڵەچنیان هەبێ زۆر سپاس دەکەم پێشنیارەکەشم ئەو بەڕێزە کاک بەختیار فاریق پێم وابێ باسی کرد هەندێک لە کەناڵەکان لە ڕاستیە کەناڵە کوردەکان زۆر شتی کە تەرجەمە ئەەکەن یعنی بە کەڵکی ناو کۆمەڵگەی ئێمە نایە لە ڕاستیە حەزمەت دەنگێکی دیاری ناو کۆمەڵگەی ئینشاءالله جەنابتان موقفێکتان لەو بارەیەوە هەبێ ئینشاءالله دەستت خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس دەکەین مەمنون کاتەکە کاک عەبدوڕەزاق فەرموو سەرەتا دەستی مادی بوونتان دەخشم زۆر سپاسان دەکەم لە بۆ ئەم دەرفەتێک کە بە ئێمەتاندا ئەم جارش دکتۆر گیان ئەگەر کاتەکەش دەستکاری نەکرا تەنها 5-6 خولەکێکمان بدەنێن لە بۆ کاتی نوێژکردن چونکە من چون نوێژم کردو هاتمەوە نازانم باسی چی کراوەکە چی ڕۆیە چونکە گرنگمان هەیە گرنگترمان هەیە نوێژەکە گرنگتر بوو شتێکی تر تەرجمەکردن کە ئێمە بۆ منە هەندێک گوشە هەیە بەکاردێتن لە زمانی ئینگلیزدا کە ئەمەریکیەکان زیاتر کە جوون دەدەن ئێمە لە ناو فلیمەکەدا ئێمە تەرجمە دەکەین هەندێک وشەی بەکاردێن کە دەمەکانی ئاماژەت پێکرد ئایا بۆ ئێمە ڕاستی وشەکان نەخەینە ڕوو ئایا بۆ ئەمە ڕاستی لە زۆربەی فلیمەکان بینم هیچ پێڵەن نووسرایە نەفرەتی
وشەکە کو دەڵێ لە باکوور لە بۆ باشوورە کە نەفرەتی دانرا وشەکە زۆر خراترە لەو نەفرەتی کە دەڵێ هیچ پەیوەندیشیان بەیەکەوە نییە. ئێمە بۆ نەتوانین کە سێم وردانینەوە لە زمانی خۆمەوە. من پێم وایە کللتورەکان جیاوازن، بۆیە تۆ کە ژێرنووس دەکەی کە تەرجەمە دەکەی دەچێ ناو عائلە و دەچێ ناو خەڵکی تر، ڕەنگە کللتوری ئینگلیزی کە ئەو زمانە بەکاردێنی لە ڕۆژانە لای ئاسایی بێ، بەڵام ئەو جارێک لە کللتوری کوردیدا لە کللتوری ئیسلامیشدا ئەوانە ئەو وشانە بە نەشیا و نەگونجاو دانراو. ئێمەش وەکو تاکی ئەو کۆمەڵە وەکو وەرگێڕ و ژێرنووسکار پێویستە ڕێز لە هەست و سۆزی بەرامبەرەکانیش بگرین. تۆ ئەگەر دوو جار کەلیمەیەکی وا نەشیا و لە فیلمێک ببینی ڕەنگە پێت ناخۆش بێ کە سوکارەت و منداڵێک سەیری بکە بەڕاستی، چکە منداڵ بە تایبەت زۆر بەلاساییکردنەوە فێر دەبێت. ئەگەر بینی ئەو شێوە زمانە لەناو فلیم و لەناو ماڵ ئاساییە، ئەویش لە لای ئاسایی دەبێت، بۆیە دەوەستێتە سەر پەروەردەکردنی کۆمەلگاکان و جیاوازی کللتورەکان. هەر کەس ڕێیەکی هەیە، ڕەنگە تۆ پێت وابێ ئاساییە ئەگەر ڕاستە و خۆش وەرگێڕان بکرێ، وەرگێڕان بۆ وشانە بکرێت، بەڵام من لە لای خۆمەوە لەو مەرحەلەیەدا پێم نەشیاوە هەموو وشەیەک وەکو خۆی تەرجەمە بکرێت، چونکە ڕەنگە بۆ کللتورەکان نەبوویت. دەستت خۆش بێ کاک عەبدوڕەزاق. ئاکار یوسف، کاک ئاکار فەرموو. سڵاو ڕێز دکتۆر. سڵاو کاک ئاکار. خۆشەویستی دکتۆر گیان، دەست خۆش بۆ ئەم سمینارە. من پێشنیارێکم هەبوو بۆ ئەوانەی کە تازە دەست بەکاری وەرگێڕان دەکەن. دکتۆر گیان خاڵی سپۆتینگ کە خۆت جەنابەت گوتت ئەبێ قسەکردنەکە لە تێکستەکە لەگەڵ قسەکردنەکە بێتن. تۆ ئەتوانیت لە سایت سەبسێنس هەرچی فیلمێک بێتن فایلی سەبتایتڵەکەی داڵۆتکە بە ئینگلیزی یاخو بە هەر زمانێکتر بێتن بەڵێ لەگەڵ ئەمەم بوو. ینی پێویست ناکە تۆ خۆت ماندوو بکەیت بۆ ئەوەی بینوسیتەوە، هەر تەنها فایلەکە دانیت و خۆی خۆکارانە تێکستەکان هێنە سەر فیلمەکە. هەرەمە بوو. دەست و چاوت خۆش بێتن. زۆر سپاس. زۆر سپاس. شاخەوان محەممەد عەبدوڵڵا. کاک شاخەوان سڵاو کاک شاخەوان. سەرەتا دەستخۆشی زۆر لێ دەکەم. زۆر سپاس بۆ ئەو سیمینارە بەپێزەی کە جەناب ئەم ئێوارەیە بۆ ئێمەد ئەنجامدا. بەڕێزی سڵاو لە هاوڕێیانیش. کۆی قسەکانم لە دوو خاڵدا کۆ دەکەمەوە. سەرەتا تەمان دەستخۆشیشی زۆرم هەیە و سوودێکی زۆری هەبوو بۆ ئێمانان، بە تایبەتی بۆ خوێنکارانی زانکۆ قۆناغی 3 چکەوانەی ترانسلیشن دەخوێنن لە زانکۆکان، و ئەو وانەیە ئەو سیمیناری بەڕێزت بەڕاستی سوودێکی زۆری دەبێت بۆ ئەوان. خاڵی دووهەمم پێشنیارم هەیە بۆ جەنابتان. پێشنیار دەکەم بۆ سیمیناری داهاتوو ئەگەر بتوانن بۆ ئەوەی زیاترین خوێنکار سوود ببینێ لە بە تایبەتی خوێنکارانی زانکۆ، ئەگەر سیمینارەکەت لەسەر توێژینەوە بێت ئەنجامدانی توێژینەوە. بەڵێ ینی بەڕاستی پێم وابێ سوودێکی زۆری دەبێت بۆ کۆی گشتی خوێنکاران و قوتابیان لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان. بەڵێ پاڵپشتیش لە پێشنیارەکانی ئەو بەڕێزانە دەکەم پەیمان خان و هەندێکی تر بوون باسییان کرد لەسەر گونجانی کاتەکەی. ئیشکالیەتمان هەیە لەگەڵ کاتەکەی مەسەلەن هەم نان خواردن و هەم کاتی نوێژەوانە، بۆیە سوپاس دەکەین بۆ کاتی داهاتوو کاتەکە بە تەواتی بگونجێ لەگەڵ هەموو لایەک. زۆر سپاس ڕەچاوی دەکەیت. زۆر سپاس مامۆستا شاخەوان. سپاس کە لەگەڵمان بوویت. زۆر ممنون. بەڕێزی تر کاک دلێر فەرموو. کاک دلێر حەمەدەمی. کاک دلێر مایکەکە نەکرایتەوە. کاک
بەڕێزان کاک دلێت السلام عليكم دكتور. السلام كاك باشي. سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەم سیمینارە. سەبارەت بە سیمینارەکە هیوادارم بەردەوام بن و هیتریشی بە دوادا بێت. ڕوونکردنەوەیەکم هەیە لەگەڵ پرسیارێک دکتۆر. سەبارەت بە تەرجەمە وەکو چۆن لە عەرەبی گوتراوە معنى الشعر في قلب الشاعر دەکرێت ئەوە بۆ تەرجەمەی فیلمیش ڕاز بێت. بۆیە دەبی لە سیاقی جملە تەرجەمە بکرێ. پرسیارەکەشم سەبارەت بەو ئینڤایتەی کە بۆ منتان نارد بەڕاستی درەنگ بە دەستم گەیشت سەعات 8 بوو بۆیە کە هاتمە ناوی یەکسەر لە پرسیار و جوابەکان بوون. جەنابەت چ نارد بوو ڕقم تەلەفۆنیان ئیمێل؟ ئیمێلەکان مامۆستا لێرە 3 جار نێردراوە بە 3 کاتی جیان. يعني first reminder, second reminder, last reminder. إلى أجر شيء لإيميلك. بالله ساعات 8 كهاتم برسيار وجواب وبهر حال إن شاء الله لو جاري دهاتو زوجر بجدار دبي إن شاء الله. دستان خوش بيدو سپاس. كاك إسماعيل خالد قلالي. کاتتان شەد باشتر کاک ئیسماعیل. زۆر خۆشحاڵم کە دیسان دەکەوت لە سیمینارێکی بەڕێز بەشدار بوو. بابەتەکە بە شێوەیەکی گشتی بابەتێکی زۆر بەپێز بوو لە بۆ کات و ساتی ئێستا زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەمن پێم وایە وەرگێڕانی سەبتایتڵ لەو واقعی ئێستا لە کوردستان بەڕێوە دەچی بەربادە بە حەقیقەت. دەبی دەسەر هەندێک جەنابەت لایەنە ئەکادیمی و لایەنە تەکنیکی و لایەنە چەند لایەنێکی زۆر گرنگت باس کرد. بەڵام ئێستا کە تەماشا دەکەم حالیانەمە حەد نزیکەی 70-80 کەسمان لەگەڵ بوو لەو سیمینارەی. ئێستا 56 کەسێک لێرە ماینە گەرەوە ئازیزانە کاری سەبتایتڵینگ دەکەن. دەبی لەوەی وریابن لێرەوە لە با نقطەی دەستپێکردن بی لە بۆ ڕاستکردنەوە و ڕاستە ڕێکردنەوەی ئەو پاشەگەردانیەی لە وەرگێڕانی سەبتایتڵی کوردیدا ئەوڕۆ بەدی دەکرێت. بەڕای من هۆکاری سەرەکی نەشارەزایی وەرگێڕەکان نییە. هۆکاری سەرەکی وتێ لەو نرخە و داڕمانی نرخی وەرگێڕانی سەبتایتڵی فلیم و بابەتە دۆکیمەنتاری و شتەکانی دیکەیە کە دەگاتە دەستی سەبتایتڵەری یان وەرگێڕی ئەو نرخە کەما دەبتەمایی ئەوەی پەلەپەلی بکات لە وەرگێڕان کاتی تەواوی لە بۆ تەرخان نەکە خۆی خاڵی نەکە خۆی دەستی خۆی خاڵی نەکە خۆی تەرخان نەکا بە تەواوی لە بۆ وەرگێڕان و لە بۆ کارانەی کە ئەنجامی دەدا. لێ ئەو پاشاگەردانی و بەربادیەی پێوەیە. ئاخر چواتای هەیە دکتۆر فلیمەک 2 سعات بۆ نمونە وەگا من گوێم لێ بۆ دیارە ئەو بابەتە کارانەمان نەکرد یا زۆر لە نزیکەوە ئاگادار نیمە. بەڵام هەر بیستیتم کەم و زۆر بە پێ ئەو زانیاریانەی پێمان دەگاوت لە حدودی ڕەنگە لە حدودی $20 و شتیوە یەک فلیم تەرجەمە بکرێت کە ئەوە پێم وایە غەدرە وەرگێڕ لە خۆی دەکا پێش ئەوەی لە خوێنەر و لە بینەری فلیمەکەی بکە پێش خوێنەری سەبتایتڵەکەی بکە. ئەوەش لە پێناوە دەستێنانی کە دیارە هەندە کۆمپانیا بە ڕاستی خاندادێن ناسمەنە ئەو تەفسیرانە و ئیشی منە. بەڵام دەبی وەرگێڕ بەهای خۆی و کارەکانی خۆی زۆر بەچاچی بزانی. دەبی وەرگێڕ بزانی گەوهەر فرۆشە گەوهەری خۆی ئەوها لە گۆمێنەکە تا ئیشەکانیش چاکتر بن و ئێستا مخابنە بەڕاستی منداڵی جەنابەت منداڵی هەر یەکێک لەوانەی کە لێرە دانیشتنە لە بەرامبەر ئەو فلیم و موسەلسەلانەی هەن فێرە کوردی بێ. ئەو کوردیەکە وێران دەبی و تووشی بەربادی دەبێ وەک سەبتایتڵەکان. سەبارەت بەو شەی تابوو یەک تێبینی دیکە هەیە ئەو ڕێیانەی کە تەرحکران ڕێی جەنابەت دیارە ئەسلم ڕێیە ڕێی ئەو شتانەی لەگەڵ کللتوری ئێمە ناگونجێت دەبێ ئەمە مراعاتی کللتور و مراعاتی متەلەقی و مراعاتی وەرگری خۆمان بکەین چێ ڕزی بەرە ئۆدیەنسمان چێن کە ئەو شتانیان پێشکەش دەکەین. دیارە پێشکەش کۆمەلگەی خۆمان دەکەین کۆمەلگای مەش کۆمەڵێک ستاندەر و پێوەری تایبەتی بەخۆی هەیە. بەڵام چارەسەری ئەو شانە ئەوەندە ئەستەم نییە
لەبەرەوەی ئیدیم ئەگەر بە ئیدیم تەرجەمە بکرێت لای هەموو کەسەکی مەقبول دەبێت و کێشەی تێدا نابێت. بۆ نمونە ئەگەر دەڵێ سنۆف نازانم چی ئەتۆ بڵێ توخمەسا یان توخمەسەگ ڕەنگە زۆر مەقبولترە لەوەی کات و نەفسان بچی ئەوەی هەوڵ دەی معنای پەردەی ئیدیەمەکەی تەرجەمە بکەیت. لە هەمان کات پێویست ناکە ئیستیفادە لە تەرجەمە سەقەتەکانی ئەوی دیێمانە بکەین کە بە عەرەبی دەکران. بۆ نمونە لەبۆ چەند تعبیرێکی دیاریکراو لە عەرەبی هەر عەلەیکە اللەعنە و ئەللەعنە ئێستا ڕێکاتیە نەفرەتی و بە نەفرەت بیشتیوە نەفرەت هیچ ئیش و کار و سەر و کاری بەو بە زمانەدا نییە کە لێرە باز دەکرێت، بەڵام معالەجاتی لوغەوی جوانتر و دەقیقتر و ورتر هەیە کە کۆک و ڕێک و تەبایە لەگەڵ کللتور و لەگەڵ هەڕژانی جوانی زمانەکەمان کە زمانی کوردی زۆر لەوەی دەوڵەمەندترە کە گومانی ئەوەی ببین دەرەقەتی ئەوەی نەیە ئەو وەرجێڕانەی نەیە ئەو گومانە خراپە بە زمانەکەمان دەبین. ئەگەر ئەمە شارەزابین لە کوردێکی چاک بزانین دەکرێت سەبتایتڵ و دەقی دیکە زۆر بە چاچی وەرجێڕین و ئەوەی ڕۆمان و نۆڤڵی تەرجەمە کردبێ مەسەلەن هەزاران ئیدیم و هەزاران وشەی و هانەشیاوی هاتۆتە بەر ڕەنگە لەوێ معالەجەکردنیان ئاسانتر بێ لەبەرەوەی خوێنەر بەتەنیا دێخوێنتەوە، بەڵام دەبێ ورد و وریابین کاتێک کە تەعامل لەگەڵ سەبتایتڵی ڤیدیۆیەکی دەکەین کە بۆی هەیە خانەوادەکەمان هەموو ببینێت. دەستان خۆش دووبارە سەرکەوتوو بن، پێم وایە دەستان لەسەر شتی زۆر چاکدانە و هیبای بەردەوامیتان دەخوازم. پیرۆزە وەک هەموو کارە جوانەکانتان کارێکی لە پێش و جوانە هەر هەبن و سەرفراز. زۆر سپاس کە ئیسماعیل، زۆر سپاس بۆ تێبینی و سەرنجەکانت، سپاس بۆ نمونەکان و دەوڵەمەندکردنی ئەو دانیشتنەش. لای من وای ڕەسوڵ نازان وهان وسلام. سلااو دکتۆر جان. عەلەیکوم ئەسسەلام. سلااو. من یونسم هەر تەڵەبەی جەنابەت بوومە، بەڵام دیارە هەر لە ئیمێلەکەی وەرگیرەیە ناوەکە. ڕاستەکەی زۆر ئیسفادەم لە سیمینارەکەی بەڕێستان کرد، دەستان خۆش بیتن، بە هیوان بەردەوام بیتن. بەڵام پێشنیارەکەی منەوەیە کاتەکە جەماعەت دیارە ئەمەژیان پێکرد، بەڵام من پێم وایە ڕۆژەکە نەگونجاوە، چونکە ڕۆژی پاش دەوامان عادەتەن دەرچوونی خێزانی و دەرچوونی تایبەت ئەوەشمان وەرگرت. ئەگەر بکرێتن بیرێکی لێ بکەنەوە دەنا وەچی تر ئەمە بە خۆشحاڵیەوە بەشدار دەبین. زۆر سپاس دەکەم. دەست خۆش بێ. زۆر سپاس کاگەنس. سپاس دەکەم. بەڕێزی کاتش خۆش. سپاس. نەهرۆ ڕێزان کاتەکەمان بەرەو تەوابوون دەچی، ئەگەر بتوانین هەرە پرسیارانە وەرگرین کە دەستیان بەرزبەوە. کاک نەهرۆ فەرموو. بەڵێ کاکتۆر دەستان. بەڵێ سڵاو کاکتۆر، دەست خۆش بی بۆ ئەم پرۆگرامە بە پێزە. زۆر سپاسی ئامادەبووان و بەشداربووان دەکەین. وەڵام من بۆ خۆم بە حکمی وەی تۆ تەرجەمەی ڕاستەخۆ دەکەم وەرگێڕانی ڕاستەخۆ و لەسەر شاشە زۆر جارێ تووشی گرفت دەبین کاک دکتۆر. نازانم سەرنج و تێبینی و پێشنیازەکانی جەنابت و برادەرانی بەشداربووی ئەم بابەتە بەڕاستی وەگرم زۆر جار هەیە خەڵک کە قسە دەکا پرەنسیپەکان لەبەر چاو ناگرێت، جنێو دەدا، قسەی ناڕاست دەکا، یان هەندێک زانیاری دەری ئەسڵ زانیاریەکان هەڵەن. بۆ نمونە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم وەرگێڕانە ڕاستەخۆیانە بکەین، یان زۆر جاری شەیە ئایا تێکەڵکردنی تۆنی دەنگ، یعنی کاتێک کە ئەو کەسێک کە قسەت بۆ دەکات بە دەنگێکی بەرز قسەت بۆ دەکات تۆ دەبێت بە هەمان تۆنی ئەو دەنگ قسە بکە. ئەگەر نزم بوو قسەی کرد، ئەگەر باڵێن غەمبار بوو بە شێوەیەکی دیکە قسەی بکە. ئێمە چۆن مامەڵە زۆر جار هەیە ئەمانەمان بەردەوامی ڕوبەڕوو دەبێتەوە و دەمانێت بەڕاستی بە شێوەیەکی ئەکادیمیانە و دروست بمانەوێ ئەو پەیامە بگە. زۆر جار هەیە من بۆ خۆم بۆ نمونە میێوانم هەبووە، گەیستم هەبووە وەڵامەکەی لە ڕووی مێژویەوە هەڵە بووە. ئیتر ئایا بانم بۆ نمونە ڕەنگە هەڵەکەش لا ئیرادی بی، یعنی ئەوە نەبی دەزان ڕەنگە زانی بی بەڵام نیست بۆ نمونە نەیزانی بێەوە. ئێمە دەتوانم بۆ خۆم چاچی بکەم، ڕاستی بکەمەوە و بۆ نمونەگە قسەیەکی هەڵە و پەڵەشی کردم بتوانم چاکتر بکەم بۆی پەیامەکە باشتر و ئەو کە جەنابەت گوتت دەبێت ڕەچاوی دۆخی کۆمەڵایەتی و باری دەرونی خەڵکیش بکەم و زۆر سپاس. دەست خۆش بێ. سپاس مامۆستا نەرۆ. خۆی قسەیەک هەیە دەڵێ وەرگێڕ
دەبێت ببێتە ئاوێنەی قسەکەرە ڕئیسەکە کاتە ئەگەر ئەو هەڵچوو ئەتوش باشترە بە هەڵچوون بیکەی ئەگەر تۆیان لێ دیار نەبوو یعنی وەرگێران ڕاستەوخۆ دوو جۆریە جۆرەکەی وەرگێر دیارە جۆرەکەی وەرگێر دیار نییە ئەگەر وەرگێر با بڵێن دیار بوو مادام کابرایەکە دەبینن کە تووڕێ و لە پێشیانە ڕەنگە پێویست نەکە خۆت تۆ خۆت مشەوەشکەی ئەوان تۆنە ئەسلەکان بیستووە بەڵام ئەگە تۆ بۆ کەسێک وەرگێڕان دەکەی کە ئەو نەفەرەکە نابینێ بەس دەنگی جێ لێ ڕەنگە ئەو کاتە باشترە لە کاتی وەرگێڕانەکە هەمان محاکاتی ئەو هەڵچوونە دەرونیە بکەیت لاسایی ئەو هەڵچوونە دەرونیەی سەکەرەکە بکەیتەوە بەڵام لە فیکل حال پێمان وایە دەبێت هەر ڕەچاوی بریندارکردنی هەستی ئەوانە بکەین هەندێک جاریش زیرەکی وەرگێر لێرە بەدەر دەکرێت چۆن معالەجەی ئەو کێشە دەکا ئەو جوونانە دەکایان ئەو قسە نەشیاوانە دەکا یەک نمونە بۆ بەڕێزان دەگەرمەوە ڕەنگە لە شوێنێک وەرگێڕانی زارەکی هاوکاتمان دەکرد دانیشتوانەکە پۆلیس بوون ئەوەی بیانیەکە یەکەم قسەی لەگەڵ یان ئەوە بوو گوتی you are dogs یعنی گوتی بە کوردیەکەی بە تەرجەمەی حرفی گوتی ئێوە سەگن ئەگەر وەرگێر زیرەک نەبێ لەو حاڵەتە تووشی کێشە دەبێت چونکە ئەو مەبەستی you are dogs مەبەستی ئەوەیە بۆ پاسەوانن بۆ پارێزگاریکردنی خەڵکەکە لەوێ نەک پێیان بڵێ جنێویان پێ بدا کە ئێوە سەگن ئەگەر تۆ بە کەسێک بڵێ تۆ سەگی ڕەنگەوە بە جنێوی تێدەگا و کێشەی بۆ دروست دەبێت بەڵام زیرەکی و وریایی وەرگێر لەو کاتە بە دەردەکەوێت کە لەو وەختە مەبەستەکەی بپێکێ مەبەستەکەی ئەوە بووە پێیان بڵێ ئێوە پاسەوانن ئێوە دەبێت پارێزگاری بکەن لە خەڵکەکە وەک چۆن لە پشتی مێشکی خۆیەوە دایناوە سەگ بۆ پاسەوانی بەکاردێ بەو شێوەیە مەبەستم چییە؟ ینی زیرەکی وەرگێر دەور دەبێت زۆر سپاس کە ئاسیا خاڵ ئەگەر لەسەر خەتە بەڵێ سەلام عەلەیکم دکتۆر جان عەلەیکم ئەسسەلام ڕەحمەتوڵڵاه دەستەکان خۆش بی ئیشەکانتان هەمیشە جێگای دەست خۆشێ دەستەکانتان خۆش بی زۆر سپاسان دەکەم پرسیارەکەم هەبوو ئەگەر ئیزن هەبیم بۆ منە ئەگەر کە ڤیدیۆیەک تەرجمە دەکەی ڤیدیۆیەک ژێرنووس دەکەی مەسەلەن لە کوردیە تەرجمەی دەکەی سەر ئینگلیزی لەناو ڤیدیۆیەکەی کوردیەکەی ئاەتەکەی یان حەدیسەکەی پێویست دەکات لە ژێرنووسەکەی ئاەت و حەدیسەکەش تەرجمە بکەی داینەوە لە ژێرنووسەکەی بەڵێ ئەگەر بەشێکە لە تێکستەکە بە تەکید دەبێت ئێستا ئێستا خەریکیمە ڤیدیۆیەکی ئاینی تەرجمە دەکەم ینی ئاەتەکان زۆر مشکیلەوە دروست کردیمە هەر نوچ خۆی داینێمەوە یان ئەویش تەرجمەکەم خێر دەبی تەرجمە بکەی بەڵام پێویست ناکە خۆتی پێوەماندی بکەی کە تەرجمەی حاضر هەیە ئاەتەکان تەرجمەی باش هەیە بەناوبانگ هەیە عەلی یوسف و مەجموعەیەکن ئەوانەی کە بەناوبانگن قورئان بە ئینگلیزی هەیە تۆ پێویست ناکە کاتی خۆت بەوە زیاتر سەر بکەی بەڵام مادەم بە حاضری هەیە دەکرێت بە حاضری دایبنێت بەس تەفسیرەکە ئەگەر هەر تەرجمە بکەیت هەر داینێنێەوە تەرجمەینەکەی احتیاجی مشکلە ئەگەر تێکستەکە دینیە باشترە بۆ پاڵپشتیکردی تێکستەکە دەقە قورئانیەکەش تەرجمە بکەیت دەستەکانت خۆش زۆر سپاس بەڕێزی سەرچاو سپاس بۆی لەگەڵمان بووی کاک بارزان فەرموو کاک بارزان هەتا کاک بارزان دێ بە تێکستیش یەک دوو پرسیارمان لە بۆ هاتیە یەک لەو پرسیارانە دەڵێ closed caption لەگەڵ subtitle جیاوازیان چییە closed subtitle ئەتۆ وا دادەنەی کە خوێنەر و بینەر دەتوانن گوێیان لەو شتانە بێ کە تۆ بۆیان دادنەی لە سەبتایتڵ تۆوا دادنەی کە ئەو بینەرە توانای گوێبیستنی دەنگەکەی هەیە بەڵام ئەو دایالۆگەی پێویستە گوێ لێە بەڵام لە closed caption یان closed captioning وا دادەنرێت
کە بینەرەکە گوێی لێ نییە بۆیە تۆ دەبێت بە تێکست وەسفی بکەیت پێی بڵێ پێویستی بە تێکستەکە هەیە کاتە جیاوازە سەرچەکە ئەوەیە بەڵێ ئەگەر کاک بارزان مایکەکەی کرایتەوە عەلەیکوم ئەسسەلام ئەگەر دەنگت یەک تۆز بەرزکەوە کاک بارزان کاک بارزان دەنگت زۆر کەم دێ لای من دەنگم دەکا ئوستاز بەڵێ جا فەرموو دەستخۆشتانە دەکەم لەو سیمینارە بەڕاستی جێ خۆی گرت پرسیارەکانەوە بووە ئەم وەکو ئەزمموی خۆم لە وەرجێراندا هەندێک شتەیە پێویستە وەرجێر لەبەرچاوگیرەکەم چەند شارەزای زمانەکەی تاکە زمان دەبێت ئەوەندە شارەزای لە سۆرس زمانەکەی خۆشە بیان سۆرس لانگویجەکە بێتن یعنی زمانەگە نییە وەرجێر لە بین دوو زماندا لە بین دوو شاخدا هەرێکە و جیهانی جیاوازەوە پێویستە وەرجێر چەند شتێوێ شارەزای زمانی بەرامبەر بێت لە هەمان کاتێز شارەزای زمانەکەی خۆشی بیتن بستە ناو قوڵایی زمانەکەەوە بۆ مێستاندا وشەمان هەیە لە کوردی خۆمان بۆ من لە ئینگلیزی برێ I have no been ئەگە تەرجمەی حرفی بکرێن خۆ تەرجمەی سیمانتیک بکرێتن بەواتانەیە بەڵام لە زمانی ڕۆژانی خۆمان لە پراگماتیک ترانسلیشندا درێ من جرفان دوو دیاری تێدا نییە یان دوو حانەی تێدا نییە یان لێرە پراگماتیک ترانسلیشن ئەوە دەبێتن ئەو مەبەستمەیەکی هەوڵدە وەرجێر جگە لە زمانی بەرامبەر زمانی خۆشی شارەزا بیتن هەوڵدە تێکەری خەڵکی بیتن زانی خاڵک پیرمرد منداڵ گەن چۆن قسە دەکات شتەکانی تێدا ڕیکۆتکە لە کاتی وەرجێران سوودی لێ وەردەگرێ و ئەم خۆم کردیتمە زۆر سوودشم لێ بینیوە چکەمە دەقەڕەسەنەکەی زمانە سەبارەت بە وشەی تەرجمە کێسە لە عەرەبیت بەکاردێتن ڕشتێکی کوردی خۆشمان هەیە بۆمێ ئەو بتن بۆ زانیاریتان لە وشەی تەرکمای هاتیە لە زمانی هیتی یعنی پرۆتۆکوردیە ینی تەرکم بواتەی ڕاوەکردن شەڕعکردن دێتن لەو زماندا لە زمانی لوڤی کە لە زمانی هیتی 4000 سال پێش ئێستا ئەرە ئەوەندە تێبینیم کرد کە بەستمەوە پێیان خوشحاڵم دەستت خۆش بی زۆر سوپاس بۆ وەرگێڕی سەرکەوتوو تەنها دوو زمان بەس نییە دەبێ هەردوو کللتوری شارەزا بێت یعنی دەبێ بایلینگوەڵ و بای کەڵچڕڵ بێ ئەگەر بێ تەرجمەیەکی سەرکەوتوو بکە هەر وەکو ئیزافەیەک بۆ قسەکانی جەنابێت دەستت خۆش بێ زۆر سوپاس ئەگەر ئاخیر کەس وەربگرین کاک ئیسماعیل عەبدوڕەحمان ئەفۆ ناوەڵە گۆڤار لە پێشەوە ببوورە کاک نازانم کاکیان خوشک گۆڤار سعدی دوای ئەوە کاک ئیسماعیل وەردەگرێت کۆتا دوو کەس بن بە گۆڤار سعدی محەممەد گۆڤار بەڵێ ئەم کاتە باش دکتۆر باشتر گۆڤارخان فەرموو خۆشحاڵم کە بۆ یەکەم جار بەشداریم لە سیمیناری جەنابەت کردو دەست خۆش بێن دکتۆریان پرسیارێکم هەبوو ئەو مەرجە کەسێک کە کاری ژێرنووسەکە ژێرنووس بۆ وەرگێڕان ینی ئیلا بێ دەرچووی بەشی وەرگێڕان بێیان بۆ منە کەسی وا هەیە خۆی شارەزایی لە زمانەکە هەیە ینی هیچ شتێکی نەخوێندووە لەسەر بۆ نمونە چۆنێتی وەرگێڕان ئەوە بێ بە مەرجێکی سەرەکی کە تۆ بێت شارەزایی لە بوارەکە هەبێ اینجا دەست بخەیتە ئەنگ دەست بە کارەکە بکەی بە کاری ژێرنووسەکە هەرو پرسیارەتەوە باڵێ باڵێ دەست خۆش بە کورتی نەخێر مەرج نییە بڕوانامەت لەو بەشە هەبێ وەکو خۆت وتت شارەزای و ئەزمون دەور دەبینێ زمانزانی و کللتور شارەزابوون لە کللتورەکان دەور دەبینێ وەرگێڕانیش وەکو هەر پیشەیەکتر قابلی فێربوونە شەرت نییە ئیلا بە خوێندن مەرج نییە ئیلا بە بڕوانامە دەکرێت بە ڕاهێنان دەکرێت بە ممارەسە و بە ئەزمون و بە شارەزایی بۆیە مەرجی ڕئیسی نییە باشە بەڕێزم کاک ئیسماعیل فەرموو با کۆتا پرسیار بێت چکە کاتەکە دەڕوا ئەوە خەریکە دەبێتە 8:45 دقیقە چارەگەک لە کاتی خۆمان لامانداوە کاک ئیسماعیل ئاخر پرسیار لەوانەیە کە دەستیان بەرز کردوێتەوە پرسیاری تریشمان بۆ هاتووە لە ڕێی چاتەوە بەڕاستی بەڕێزار ناکرێت. السلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام فەرموو کاک ئیسماعیل.
وەجدتان چۆنە باشن دەست خۆشتان لێ دەکەم کاکتۆر سەرەتا. زۆر سپاس. من یەکێکم لەو کەسانێک کە بەڕێزت دەرست پێم نەوتە بەڵام دوور و نزیک خۆم بە قوتابی تۆ دەزانم لە دوورەوە بەڕێزی لە زۆر لێ فێر بوومەوە دوو ئەزمونە بەیەکەوە دەبین بە حەقیقەت یعنی هادییت و مسەیتەریت پێوە دیارە دەست و چاوت خۆش بێ هیوادارم هەردەم هەروە بەردەوام سەرکەوتوب ئینشاءڵڵا. کاک دکتۆر وەڵام من دوو شتم هەبوو مۆزوعی کەلچەر لەگەر زمان لە کاتی تەرجەمەکردنە تەرجەمە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی لە سەبتایتڵ و بابەتانە لانگویج ئەند کەلچەر دووشتن لێکتری جیانابنەوە مەفروزە وەرجێڕەکان زۆر بە ئیهتیمام و سەیری بکەن. ئەو شتەی مامۆستا ئیسماعیل برێن گەڵالی باسی کرد بە حەقیقەتە من بەتەما بووم باسی بکەم دەستخۆشی لێ دەکەم بزڵ زمانی کوردی هیچ کێشەیەکی نییە لەو تعبیرانەیە کە لە ئینگلیزی بە تابوو دادەنرێن لە زمانی کوردیش تابوومان هەیە. یعنی ئەو زۆر تابوانەی کە زۆر لە زمانی ئینگلیزی بەکاردێن برێن کە خەڵک پێی وایە بە نەفرەت و ئەو بابەتانە برێن تەرجەمەی دەکات بە حەقیقەتە من زۆر جار هەیە پێی دەرێن سندانی لێدا یان دەرێ عمری نەمینێ دوو لە ڕووی هەموو جەماعەت یعنی شەکە کە لەگەر کەلتوری ئێمەش دەگونجێ و سەدی جێی دەفتەوە ئەو مەفروزە متەرجیمەکان یعنی ڕەچاوی ئەو شتە بکەن و ئەوە لەو مەجلیسانیش دەگونجێت چ منداڵ چ گەورە چ هەر کەسێ تەمەشایکە زۆر گونجاوە و بە حەقیقەتیش لە ئینگلیزی نەفسی شت مەبەستە ئەوە نییە خۆ ئەوان کاریان بەس جوندان بێ ئەو جوونی کە برێن دوو لە ڕووی ئێوە کە بازاڕی و خراپ بێ ئەو جەلۆیە بە حەقیقەت ئەو شتە حەقی وایە پاڵەفتە بکرێ و ڕەیەک کەشم هەیە کاکتۆر بەنسبەت زۆری بۆری تەرجەمە بە حەقیقەت لێگەڕێ ئێستا برێن بۆ نمونە دەرگای سەبتایتڵ و ئەو بابەتانە کراوێ لە ئاخیری خۆی پاڵەفتە دەبێ ینی باش و خراپ لێکجیا دەبێتەوە ئەوەی باش بێ دەمێنێتەوە ئەوەی خراپیشە ناچارە واز دێنێکە خەڵک ئۆدیەنس ینی چی پێ دەڵێن فیدباکی ئۆدیەنس نێگەتیڤ بوو لە بۆ کەسە بۆ خۆی وازدێنیان خۆی چادەکە یعنی شەولۆی بە حەقیقەت بەڕای من زۆر دڵگران نەبین بەو برێن بزوتنەوە وەرجێڕانەی کە ئێستا هەیە لە ناوچەکە شتەکە سەرەتایە گەرمە تەریقەتن هەموو لە ئاخیری ینی بەس ئەوەی کە باش بی دەمێنێتەوە بە حەقیقەت من ئەوەم ینی لا پەسند دووبارە دەستخۆش لێ دەکەم هیوادارم هەر بەردەوام بن. زۆر سپاس کە دکتۆر ئیسماعیل لەگەڵمان بووی سپاس دەکەم بەڕێزی بەڕێزان کاتەکەمان تەواو بوو یەک دوشتی ئەوانەی کە لە چات هاتووە ئایا ناکرێت بۆ بەشی زمان لە کاتی ئەنجامدانی توێژینەوە هەندێک لە ناونیشانی توێژینەوەکان بۆ کاری وەرگێڕان تەرخان بکرێت بەڕای من بەڵێ دەکرێت و بە پێویستیشی دەزانم هەندێک لە ناونیشانەکان بۆ کاری وەرگێڕان بێ ئایا دەکرێت گروپێک بۆ قوتابیانی کۆلیژی بنیاد دروست بکرێت ساڵانە چەندین کاری وەرگێڕان بکەن بۆ زانیاریتان ئێمە ئەو ساڵ لە کۆلیژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی سەلاحەدین لە کۆلیژی پەروەردەی بنەڕەتی ئێواران ئێمە گروپێکماندانە هەر بە ناوی بنیاد ترانسلیترز گروپ و چەندین ڤیدیۆی زۆر باش و گۆرانی و ڤیدیۆی هاندەرانەمان وەرگێڕا بۆ سەر زمانی هەم کوردی و هەم لە کوردیشەوە بۆ زمانی ئینگلیزی بەڵێ دەکرێت لە هەموو زانکۆکان ئەو گروپانە دیاری بکرێت. بەڕێزان لەبەر کاتەکە دەبێت کۆتایی پێبێنین بە دووبارە زۆر سپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە تا ئێستا لەگەڵمان بەردەوام بوون. سێبەر محەممەد دەستت بەرز کردەوە تاخیرە بەڵام لەبەرەوەی ئاخیر کە سەفەر بۆ قسەی کرد. کاک دکتۆر ببوورەوە ناوەکەم بە غەڵەت هاتەوە پێشە من ماڵەوە بەکاریان دەینە غەمبارم کاک غەمبار فەرموو من وەڵی لەبەر هەندێکە دەستم بەرز کردەوە حەزم کرد ئەو کتێبی نێودەم ئەو برادەرە باسی لانگویج و کەڵچەری کردوت لە کەڵچەری خۆشمان هەیە کە هەندێک گوشە هەیە دەڵێتن حاشا عزیزەتنی عەمر بنەمینەیان شتێکی ئەو حالە یعنی زۆر خۆشە ئەگە تەرجەمە کرا ئەمە لەلایەنی کەڵچەر لایەنی ئەرێنیمان هەیە و نەرێنیشمان هەیە بە ئەرێنیەکە باز بکرێت بۆ بڵێتن ئەمر بنەمینێ بۆ بڵێتن سەمدان لێرە با بڵێتن نەفرەت لێ بیتن نەفرەت لێ بێتە هەندێک ئەرێنترە ئەوان کەوشەکان جوانینە بەڕاستی ئێستاکە منداڵەکانمان لۆ فێری ئەو شتانە بن ئەوەش من سەری فیلمەکەم کردێک کابرات بە ئینگلیزی لە بنەوە نووسراوە کەم هەیە ئایوانە سیۆفێت دەمێ ببینم دەڵێتن چ یعنی نمونونەکە باز دەکەم لەوەی خەڵک جێ لە ئێوە ڕادەگرێتن لە بۆ وەزارەتی ڕۆشنبی شتەکان باسکەن دەڵێتن کاوەری ئێرە کورە بە ئەو بە دەنگە بوو یعنی ئەوەی ئەو شتەی باسی کردوە بزانم دەنگ خستنە سەر بوو ئەو جۆرە بوو UN وانە ئەو جۆرەیانەکە
دەڵێتن کاوەری ئێرە بە پشتە دەستەکی محەممەدی دەبنی جێ نەدەم ئێ منداڵەکە فێرە قسە بووە ڕاستە ئەو قسێنە ناو کەلتوری ئێمەدا هەیە بەڵام دەتوانین پێ بڵێ ئازیزم ئەگەر ئەزێت نەبی هەتا ئێرە وەرە ئەو قسە لە چێ ئەویت کە لەکێ منداڵەکەم پێدا قسەی جوانتر دەبیتن لەولای منداڵەکەم فێرە قسەی ناشرین دەبیتن دوێ بە ئەمە لایەنە ئەرێنیەکەی کەڵچە هەڵبژێرین بەڕاستی زۆر مهمە خەڵک یعنی ئەو خەڵکی ئەوروپا ئەوانە چەند بە مستەقەتی قسەی دەکەن سوود تاوان ئیحتیمامیان بەو شتێدایە هیوادارم ئەو شتە جیاکەینەوە زۆر سپاس دەکەم تا ئاخر دەقە گوێم لێگرتی چونکە بەڕاستی غەریبی دەستەکانتم دەکرد بەڕێزی زۆر سپاس کە کەمباری شاعیر زۆر سپاس لەگەڵ ماڵی مەمنون سپاس بەڕێزان کۆتایی بەو سیمیناری یەکەمی ئەکادیمیای مێگاماین پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری دەهێنین کە تایبەت بوو بە وەرگێڕانی ژێرنووس خۆشحاڵ بووین بە بەشداری ئێوەی بەڕێز بە تێبینی و سەرنج و پرسیارەکانتان و دڵنیابن ئێمە بەردەوام دەبین لە هەفتەی داهاتوش دوای پێداچوونەوە بە کات و ڕۆژەکە لەگەڵ بابەتێکی تری بە پێش هەوڵ دەدەین کە پێداویستەکانی کۆمەلگا پڕ بکاتەوە یان کێشەیەک هەبێ یان ئەو پێشنیارانەی کە ئێوەی بەڕێز ناردوتانە لەسەر ئەو بابەتانە بن کە پێداویستی ڕۆژن یان کە گرفت و کێشەی کۆمەڵگەی خۆمانن بتوانن پەنجیان بخێنە سەر و ئەگەر بکرێ بتوانین هاوکار بین لە چارەسەرکردنیان شەوێکی شاد بۆ هەموو لایەک و کاتێکی خۆش زۆر سپاس بۆ کاتێک بە ئێمەتان بەخشید